بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارماتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەپڵەیکردنەوەی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بەرگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێ و ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شەیدا بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژەوە بە هاوکاری هاوکارانمان لە پەیام لە خزمەتتان نابین مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. یەکێکیش لەو بابەتانەی دەمانەوێت قسەی لەسەر بکەین دەرئەنجامی پرۆسەی خوێندنی ئەم ساڵە یان بە شێوازێکی گشتی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان کەوا کۆمەڵێک کێشە و گرفت و قەیرانی بۆ دروست بووە لە ڕووی ئابووری و ئەوروەها لە ڕووی سیستەمی خوێندن و کاتی خوێندن و شوێنی خوێندن و کۆمەڵی گرفتی زۆرتر کە ئەمەش بابەتێکی زۆر گرنگە تا زیاتر قسە لەسەرم بابەتە بکرێ و شارکردنەوەی خوێندکاران و دایک و باوکی خوێندکاران و قسەکردن لەسەر پرۆسەی خوێندن دەبێتەوە هۆکارێکی باشتر بۆی پرۆسەی خوێندن لەو پەککەوتوی و چەقبەستویە بێتە دەرەوە. بابەتێکی تریش کە دەمانەوێت قسەی لەسەر بکەین بابەتێکە یاخود جۆرێکە لە وەرزشی ئەسپ سواری کەوا لە هەرێمی کوردستان ئێستا کە ماوەیەکە گرنگی زۆری پێدەدرێت بۆ وەرزشەکە خەڵکێکی زۆر پێیان خۆشە. دوو ئەسپ سواری یا دوو ڕاهێنەری ئەسپ سواری لە ستۆدیۆ لەگەڵمان دەبن بۆ قسەکردن لەسەر وەرزشی ئەسپ سواری و هەروەها چۆنیەتی ئەسپ سواری لەگەڵ ئەو جۆری ئەسپەکان چۆنن لە کوردستان کام جۆریان زۆرتر توانێت بژی بەردەوام بێ وەروەها تواناوزەیەکی باشی هەبێت. وڵە دەست خۆشوان وڵە بەڕزان سەرتاش دەچینە لای تەوەریەکەمی پرۆگرامەکەمان کە وەک هاوکارم شوان ئاماژەی پێکرد باز لە دەرەنجامەکانی خوێندنی ئەمساڵ دەکەین با میوانداری زۆر بەڕێز خاتون مرواری محەممەد شارەزای واری پەروەردە و خوێندن. خاتون مرواری زۆر بەخێر بێت. سپاس بۆ مامۆستا بەخێر بن. سپاسەکەم سپاس سلامت بن دەستان خۆش بێ سپاسانەکەم بۆم دەرفەتە کە بنتادا لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سەبارەت بە پرۆسەی پەروەردەی ئەم ساڵەوە بە ئامەگە باسی پرۆسەی پەروەردە بکەین. پرۆسەی پەروەردە ئێمە ناتوانین یعنی چەمکێکی ئاسان نیە کە بتوانین پێناسەیەکی یەک لە ئەوەی بۆ بکەین یەک گرتووی بۆ بکەین تا ئێستا زانانی پەروەردەی دەروناسی پەروەردەیش نەیانتوانی و یەکڕانی لەسەرەوەی کە پرۆسەی پەروەردە بریتە لە چی چونکە لە کۆمەلگاک بۆ کۆمەلگاک لە خێزانێک بە خێزانێک جیاوازی هەیە. خێزانێک تاکێک پەروەردەکە بۆ چوونێکی تایبەتی هەیە بە بەهاڕەوشتیەکان لە ڕووی پەروەردەیەوە کەواتە ناتوانین پێناسەیەکی گشتگیر بۆ پرۆسەی پەروەردە بکەین. ئەگە باسی پرۆسەی پەروەردە بکەین لە هەرێمی کوردستان بەڕاستی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان لە مەترسیەکی زۆر گەورەدا لە داڕوخاندایە چونکە هیچ پرۆسەیەکمانێ بەڕاستی بەناوی پەروەردەوە. گەورەترین کۆڵەکەی پێشکەوتنی کۆمەلگا بەڕاستی پەروەردەیە. ئەگەر پەروەردەیەکی تەندروستە بوو حکومڕانێکی تەندروست دەبێت کۆمەلگایەکی تەندروستمان دەبێت چونکە گرنگترین شتە ینی ماندێلا دەڵێ گرنگترین شت پەروەردەیە بۆ گۆڕانکاری لە کۆمەلگادا. ئێمە بۆیە بەڕاستی ناتوانین تا ئێستا هیچ گۆڕانکارێک لە کۆمەلگاماندا بکەین لەبەر ئەوەی پەروەردەیەکی سەقەتمانەیە پەروەردەیەکمانێت تیڕانینێکی دروستمانی پێجوانی کە ئەمە دەستێکی لە پشتەوە بێت کە کۆمەلگە ئەمە تاکی ئەمە هەمووی نەخوێنەوار دەرچێت و هەمووی بەلا ڕێدا ببرێت. بێگومان زانایان دەفەرمونون باشترین شت بۆ پێشکەوتنی کۆمەلگاوەیە کە کەسانی زۆر بە ئەزمون زۆر پەروەردە بەرز بستنە شوێنەکانی حکومڕانی بەس بەداخەوە. ئێمە لە شوێنی حکومڕانی لە شوێنی بەرزدا کەسانێکمان هەیە کە پەروەردەکراوە بێ ئەگەر پەروەردەکراوێکی باش بووە ئەگەر ئاستێکی بەرزیانە بووە لە ڕووی پەروەردەیەوە بەڕاستی کۆمەلگا بەم ئاقارەدا نەدەڕۆیشت کە پرۆسی پەروەردە نەبوو. ئێمە بە پەروەردەمانێ لە هیچ ڕوویەکەوە تەماشا دەکەین هیچ تاکی ئەم کۆمەلگا هەست بە بەرپرسیارەتی ناکە بەرامبەر بەژنگەکەی ئەوەش پەروەردە نەکراوە هەم لەلایەن خێزانەوە پەروەردە نەکراوە خێزانی بەتەنها ناتوانین ڕاستە لانکەی یەکەمی پەروەردەی تاکەکان منداڵ یەکەم وانە لە خێزانەکەی وەردەگرێت بەڵام دەبێ حکوومەتیش بەڕاستی هاوکار بێ ئەبێ حکومەت هاکار بێ ئەبێ ڕێکخراوی تایبەت بە هاوکاری خێزان هەبێ بۆ پەروەردەی خێزانەکان. ئێستا خێزانەکان زۆر ترساون لە پەروەردەی منداڵەکانیان لەبەرەوەی توانای پەروەردەکردنیانی و بەتەنها ئەگەر تەماشای وڵاتە پێشکەوتەکان کەین خێزان و قوتابخانە خێزان و حکومەت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی ئەمانە هەمووی بەرپرسن لە پەروەردەی تاکەکاندا کە لە هەرێمی کوردستان بەڕاستی پرۆسەی پەروەردە بەرەوداڕوخانێکی زۆر دەڕوە هەر بگرێت نەک بەرەوداڕوخان پەروەردە هەر نەماوە. ئێمە دەڵێن پەروەردە و فێرکردن بەس لای ئێمە بەڕاستی بەداخەوە نە پەروەردەماوە نە فێرکردن. کەواتە مامۆستا ئێستا زۆربەی شارەزایانی وەکو بەڕێز داماژە بەوە دەکەن پرۆسەی پەروەردەکە هەر زۆر شکستی خواردووە لەگەڵی فێرکردنەکەش کەم بۆتەوە بە ئۆنلاین و بە فەزای مەجازی ئەمانە زۆر خراپ بووە.
کەواتە ئەم بارەتەوە بەم شوەیە کە هیچ دەرەنجامێک دروستەکە لەسەر پەروەردەکردنی تاکیەکانی کۆمەلگا و فێرخوازەکان چی ڕوەدا ینی گەر بەم شێوەیە بەردەوام بێ بچی جاکاکشوان ئەوەی کە بەردەوام ئەوەی کە ڕوودەدا ئێمە بە چای خۆمان ڕۆژانە لەم وڵاتی خۆماندا لەم کۆمەلگای خۆماندا ئێمە دەیبینی چ ڕوودەدا تەنها تەماحکاری حیزبێنە و خزمێنە ئەوەی هەیە هەر بۆ خۆم بە تەنیا دەیخۆم یعنی هەمووی بۆ تا گەندەڵی ئەوە لە ئەنجامی چیە ئەم هەموو گەندەڵی ئەم هەموو نادادیە ئەم هەموو فەوزایی کە دروست بۆ بلە ئەگە پەروەردە نەبوو پەروەردەیەش تەن دروست نە بەڕاستی لە جێگای چی دەگرێتەوە فەوزا کە ئێستا ئێمە بە چای خۆمان ڕۆژانە دەیبینین لەم هەرێمی کوردستانەدا دەرەنجامی ئەو ناپەروەردەیە تەندروستەیە بەڕاستی کە ئێمە دەبینین وڵاتمان بەرەو کاولبوون دەڕوا وڵاتمان هیچ شتێکی بە نرخی تێدا نەما وڵاتمان هەمووی خەڵکی غەیری خۆمان ئیسپادی لێتەکە گەنجەکانی خۆمان هەمووی بێکارن گەنجەکانمان هەمووی لە ئەسنای ئەوەیە کە پەروەردە نیە بەڕاستی ڕۆ لە وڵاتان دەکەن ئەگەر نا تۆ تەماشای وڵاتە پێشکەوتەکان کە پرۆسەی پەروەردە زۆر گرنگی پێدەدرێ یعنی پەروەردە بابەتێک نیە لە وڵاتی ئێمە گرنگی بە پرۆسی پەروەردە نادرێت هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە هۆکارەکەی کە هەر بەرپرسە گەورەکان باڵاکان پەرلەمان بەڕاستی ئیشیان لەسەر نەکرد ئەمە خێزانەکانیش لەمەیان دەستیانە کە بێدەنگن و کەم تەرخەمن خێزانەکانیش بێدەنگن کەم تەرخەمن بێزار بوون ئەوەی بەدەستیانەوە خێزانەکان ما مناڵمان کەم ببێ بۆەوەی لەبەرەوەی بۆ ما پەروەردە ناکرێت لەبەرەوەی حکومەت هاوکار نییە بەڕاستی کەوتونێتە زڕوپێکەوە پەروەردەکردنی مناڵ زۆر قرسە لە ئێستەیە وای لێ هاتووە علی تاکەکان ناتوانن زۆر منداڵ و نەوەش بخەنەوە لەبەرەوەی کە لە ڕووی پەروەردەیەوە زۆر سەقەت ئەگە تەماشاکەین لە سەردەم پێغمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی ئەوە گرنگی پەروەردەمان پێ دەڵێن قورئان 13 ساڵ بەردەوام لەسەر دامەزرانی عەقیدەی تاکەکان دابەزی 13 ساڵ پێغمبەری خوا صلی الله علیه و سلم مەکە خەریکی پەروەردەکردنی خەڵک بکەواتە پەروەردە گرنگترە لە فێرکردن دەکرێت پرۆسەیەکی تایبەتی بۆ بکرێت لە شوێنێک تایبەت بێ بەڵام پەروەردە هەمیشە بەردەوامە یعنی کات و سات و زەمەنی بۆ نییە لە هەموو کاتێکدا دەبێت پرۆسەی پەروەردە هەبێ ئەبێ لە هەموو ڕێک ئینسان پەروەردەکراوە بێ ئەگەر پەروەردەکراوە بۆ بەڕاستی کۆمەلگا سوودی لێ دەبینێت لە ڕووی ئابووری لە ڕووی پێشکەوتن لە ڕووی گۆڕانکاری لە هەموو ڕووەکانەوە کۆمەلگا سوود لەو کەسە دەبینێت کە پەروەردەکراوە بەڵام بەداخەوە ئێمە پەروەردەیەکمان نییە بەناوی پەروەردە نەما و فێرکردنیش زۆر لاواز بووە ئەگەر تەماشاکە ئێمە وەکو مامۆستاکە لە قوتابخانەکانین قوتابیمان هەیە لە پۆلی نوێی بڕناڕەتیە وەکو لە ڕووی فێرکردنیشە هیچ فێر نەبووە ئەنجا بەتایبەتریش ئێستا کە ئەم قەیرانی خوێندنە بەڕاستی یعنی ئەمە کارەسات ئەمە هەر لە بیدایەتەوە وا بووە کە ئەم کێش ینی فێربوونی پەروەردە کێشەیتیا بۆ یاخود لە ماوەی ئەم چەند ساڵەی دوایە بەهۆی نەبوونی بڵێن بۆی بوونی قەیرانی داراییەوە و کەمی دەوام بوو بایکۆتی مامۆستایان و بۆهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە کە خوێندنەمە بۆ چەند ساڵە پەکی کەوتووە ئەم کێشەیە هەر بیدایەتیش هەبوویان لە ماوەی ئەم چەند ساڵەی دواییدا سەری هەڵداوە یان ئەوەیە کە خوێندکار هەر خۆشی ئیهمال و تااقەتی خوێندنی نەماوە بەڕاستی شتەکان هەمووی دوولایانەیە ئەوە نەبێ بڵێ تەنیا خەتای ئەو بیان خەتای ئەم لابێ هەردوو بلا بەشدارن لە خەمساردن کەم تەرخەمن پرۆسی پەروەردە ئێمە وتی حکومەتی هەرێمی کوردستانمانەیە بەڕاستی پرۆسی پەروەردە بەرە وردە بەرە لاوازی ڕۆیشتووە بە تایبەتی لەم چەند ساڵی قەیرانی دارەیە زیاتر لاواز بوو و کراوە بە بەهانە قەیرانی دارەیە گەنا پرۆسی پەروەردە دەبێ هەمیشە بەردەوام بێ ئەگەر پرۆسی پەروەردە مەزبوط و ڕێک و پێک و تەندروست بێ قەیرانی دارایش بەو جۆرە ڕوونادا ئەگەر کەسانیتمان پەروەردەکراوە لەسەر بووە خاڵێک تریش بەڕاستی پەرلەمانیش کەم تەرخەمە گە تەماشاکەین تا ئێستا لەسەر هەموو قەزیە و شتەکانی تر پەرلەمان هاتووەتە تەن قسەی کردو ئەندام پەرلەمانە بەڕێزەکان من لێرە داوایان لێکم بەڕاستی یعنی کۆبوونەوەی پەرلەمان تایبەتکەن بە پرۆسەی پەروەردەوە بێن دانیشن با پێناسەیەکی گشتگیری تەواومان هەبێ بۆ پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستان کە لەگەڵ کەلتور و فەرهەنگی ئێمەدا بگونجێ بەڵام ئایا تا ئێستا پەرلەمان ڕۆژێک لە ڕۆژان بینیمانە دانیشێ بە تایبەت لەسەر پرۆسی پەروەردە لەسەر فەلسەفەی پەروەردە شارەزای پەروەردەی تایە بێگومان ئەوەش ناڵم دەگە هەمووی دەگەڕێت بۆی کە شارەزای پەروەردەمانەیە کە دەڵم زانانی دەروناس دەڵێن دەبێت ئەو کەسانی کە ئاستێکی بەرزیانەیە لە ڕووی پەروەردەوە بستنە شوێنە گرنگەکان بستنە شوێنە حەساسەکان بستنە شوێنی بڕیاردان لەسەر شتەکان ئێمە نیمانە بۆیە حاڵی پەروەردەکەم لەوانەیە کەسانێکی باشیشمان هەبێ مامۆستا بەڵام گوێیان لێ ناگیرێت خۆمان نەزانین کە پەرلەمان بەدەستی دوو حیزبی دەسەڵاتدارەوە کەسانی بەڕێزیشمان هەیە کە لەوانەیە هەوڵێکی زۆریان هەبێت تەقدیماتیان کردوێ بەڵام کە گوێیان بۆ نەگیرێت دوجار چی بکەن بڵێ ئەخر ئەوانە بە پەنجەی دەست دەژمێن ئێمە لە شوێنە ئەساسەکانە ئەو کەسانی کە کار بەدەستن کە شتیان بەدەستە کە خاوەن بڕیارن ئەگەر ئەوانە پەروەردەکراوێکی تەندروست بن ئەگەر ئاستی پەروەردەی خۆیان بەرز بێ بێگومان خەمی پەروەردەی ئەو وڵاتیان دەبوو چکە کە پەروەردە نەبوو یعنی وڵات نییە یعنی وڵات بەرەو داڕوخان مامۆستا بەری بابەتێکی ترێ لە باسی پەروەردە دەبینین پەروەردە لە کەرتی حکومی بینای ناوەند و قوتابخانە و فێرگە حکومیەکان کۆن بووە نوێژە ناکرێتەوە تەنانەت کارگوزارەکان بۆ پاکردنەوەی نین بە هەموو ئیمکانیاتێکی پرۆسەی فێرکردنی تێدا لاوازە بەڵام هاوشانی بینە
حکومیەکان دەبینین ناوەندی ئەهلی و قوتابخانە بابڵی تایبەتەکان دەکرێنەوە بە کوالیتی زانستی زۆر بەرزتر یعنی حکوومەت یان ئەو بانگراوند هێزە سیاسی کە هەیە پەروەردەی دابەشی دوو جەمسەر و جەمسەرێکیان بە های کوالیتی دەرزە خوێنە لە ڕووی بینا و لە ڕووی کوالیتی وانەوە لە لەیەکیش کە ڕێژەیەکی زۆر زۆرە و هەخی خەڵکە ئاسایەکەیە لاواز بە ئەم گرنگیدانە کاراسانیکردن بۆ کردی تایبەت و ئێمالکردنی کردی حکومی ڕەنگە هەنی خوێندنگە هەبێ هەر بەتەواوەتی ئێمالکرابێ بە تایبەت کۆمەڵێک لەو خوێنگانە کە مەسەڵەن خوێنگەی ئیسلامین یاخود بەشێکیان کە بازرگانی و تیجار ئەمانن بەدەل لە خوێندن گشتێک ئەمە تێڕوانینی بەڕێستان چۆن هەڵاسەنگێنی وەچ کاریگەری و دەرەنجامێکی هەبێت باوەڕە هەبێ کاکشوار ئەو شوێنە تایبەتانشکا کراون ئەمە بۆ ڕووکاری دەرەوەیان ئەوە جوانەوە کراگەنا لە ڕووی پەروەردەیەوە ئەوانیش حەق خوان نەداوە پەروەردە خۆ ئەگەر ئەوانیش حەقێکی تەواو بدەن لە ڕووە پەروەردەی بەس تۆ تەماشاکە بە کەسێکە لەو جۆرە زانکۆیانە لەو قوتابخانەش دەرەچێت لە ڕووی پەروەردەوە هێشتا هەر لاوازە چونکە گشتگیر نییە پەروەردەکە چونکە جیاوازیەکی زۆر دەکرێت ئەو کەسی ئەچێتە ئەوێژ ئەزانیە زوڵمێکی کردووە ئەزانەیە چونکە لە بنەماڵەیەشی دەوڵەمەند و شت بەدەستە بەڕاستی دەسەڵاتدارە چۆتەوێت لە نەفسی خۆیدا مرتاعنی بۆیە پەروەردەیەکی جوان لەبێژ وەرناگرێ تەبعەن ئەمە پلانی حکومەتە حکومەت پلانەکەی وادانەوە کە بەڕاستی شتەکان هەموو بکرێ بە بازرگانی حکومت بەڕاستی هەست بە بەرپرسیارەتی ناکە زۆر کەم تەرخەمە لەو ڕۆەوە کەم تەرخەمی حکومەتە ئەگەر نابێ هەمووی یەکسان بێ پرۆسەی پەروەردە دەبێ هەمووی وەک یەک بێ دەبێ گشتگیر بێ دەبێ بۆ من و بۆ تۆ بۆ کەسێشکە وەک یەک بێ بەس بەداخەوە ئەمە هەمووی پلانی تایبەتە هەمووی پلانە بۆ ڕوخان و داڕوخانی پەروەردەی تاکەکان پلانی بۆ داڕێژراوە کە بەو جۆرە لێ بکرێ بۆ ئەوەی هەموو کەسێک نەتوانێت بخوێنێ هەموو کەس نەتوانێت حەزی لە خوێندن نەمێنێ بەڕاستی خەڵک خوێندەوار نەبێ خەڵک فێر نەبێ خەڵک وشیار نەبێ مێشکی نەکرێتەوە پێشتر ئەگەر دقت بگرین پێش قەیرانی دارایی تا ڕادەیەک تۆزێک پرۆسەی پەروەردە خەریک بوو بەرەو پێش بچێن خەریک بوو تۆزێک بەرەو پێشچوونێک بەخۆی ببینێ بەس بەداخەوە هەرزوو ڕێ لێ گیرا و پێشی پێگیرا و نانێژیانی ئەم شتە بێ ئەم قەیرانی دارایی بەسەر هات و کرا بە بیانوویەک بۆ داڕوخانی پرۆسەی پەروەردە چونکە بەڕاستی کۆمەڵگا بەندە لەسەر پەروەردەی تەندروست لەسەر پەروەردەیەکی جوان هەموو شتەکانی تر ئەگەر پەروەردە تەواو بوو گومانی تێدانی کۆمەڵگا لە هەموو ڕوویەکە بەرەو پێشەوە دەچێت زۆر باشە خاتون مرواری بزانین لێکەوتە باش و خراپەکانی خوێندنی ئەمساڵ چێکە دەزانین مانگێکە بۆ مانگێکە بێ خوێندکار دەرز بخوێنێت و دوجار تاقیکردنەوەکان ئەنجام بدەن بزانین ئایا لێکەوتە خراپەکانی چێکە ئەزانین بە دڵنیایە و لێکەوتەی خراپی زیاترە وەگەڵەوەی کە لێکەوتەی باشی هەبێت ئەگەر تۆ باسێکمان بۆ بکەی بزانین لێکەوتە باش وڵی جا شەیدا خان ئەگەر باسی لێکەوتە خراپەکانی بکەین یعنی وای لێ هاتووە لەوە زیاتر کە مامۆستا و خوێندکار لە یەکتری بێزار بوو خۆی مامۆستا و خوێندکار وەکو خێزانێک ئەبێ محیبەت و خۆشەویستێکە لە بەرینتە ئەنجابێ مامۆستا زۆر خۆشەویستی بۆ کارەکەی هەبێ نەک مامۆستا هەموو فەرمانبەرێک ئەبێ خۆشەویستێکی بۆ کارەکەی هەبێت دڵسۆزێکی بۆ بێ ئێستا وای لە هاتوویەکی لەو لێکەوتانەوەیە کەس دڵسۆزی نەماوە کەس هەست بە بەرپرسیارەتی ناکە هەمووی یعنی خۆی ئەو بەرپرسیارەتی لە خۆی دادەڕنێ ئەو دەڵێ خەتای حکومەت و دەڵێ کە خەتاکەی هەر هەموویە بەڵام بە دەرەجەیەک حکومەت و پەرلەمانە یعنی لێکەوتەکان ئەوەیە تۆ ئەچیتە پۆل بەڕاستی دەرسێکی مردوو و دەرسێکی بێجیان و بێڕوح ئەڵێتەوە چکە لە ماوەی مانگێکە لە هیچ یاسا و قانونێکی هیچ دنیایەکانیە هیچ وڵاتێکانیە پرۆسی خوێندن بە مانگ تاوێ بیخوێنی و نەیخوێنی وەکویەک یعنی نەخوێندرایە زۆر باشتر بوو خوێندکار تووشی ڕاڕایەک بوو ئەنجە خوێندکاری ئەم بەڕاستی هەر تاقیکردنەوە ئەم تاقیکردنەوە بەڕاستی خوێندکار تاکەکانی کۆمەلگامی تووشی شڵەجان کردووە تووشی نەئارامیە کردەوە بەڕاستی خوێندن و پەروەردە بریتینی لەو تاقیکردنەوەانە خۆی لە وڵاتان تاقیکردنەوە نییە هەتا بۆلی نۆی بنەڕەتی تاقیکردن تەنها پراکتیکەکردن و بە عملیکردنە شتەکان ئێمە عمل و کردارمان نییە لە ڕووی پەروەردەیە و تەنها بەڕێکردنە هەرەوەی بڵێ دەرچویت و تەواو کە ئەمەش بەڕاستی بە تەواوەتی خوێندکار سار دەکاتەوە مامۆستا سار بۆتەوە هیچ تااقەتی ئەنجە خاڵێکی تر کە ئێمە بەڕاستی ئێستا پرۆسەی پەروەردە خراوەتە ئەم کاتی گەرما و ناڕەحەتی ئایا حکومەتی هەریەم بیری لەوە کردوتەوە کە بیناکانی ئێمە هیچی بە کەڵک ئەوە ناکە لە مانگی شەشە خوێندنی تا بکرێن ئەی ئەمە بۆ خۆی ئەزانێک ئەمە هەڵپڕوزاندن ئەمە هەڵپڕووکاندنە ئەمە کات بەڕێکردنە گەنا تۆ تەماشای بیناکانمانکە نە لە زستانە بینای خوێندنن و نە لە هاوینی شاو بە تایبەتیش لە هاوینە جارێک کە ئەچیتە پۆلەوە ئێمە مامۆستای ناگامە لە معناتەکانی لەبەر تەقەتەقی پانکەکان هەر یعنی نازانی چی بکەی پەنجەرە ئەەکەیتەوە گڕە و گەرمایە پانکە هەر گڕێ یعنی ئەمە شوێنی خوێندن نیە ئیترەمە بەهانەگرتنە بە پرۆسەی خوێندن ئەمە کەواتە مامۆستا ینی من هەر لە پەیامی ڕۆژ پێم وا بێ ئەمە پێنجەمین هەر لەم کاتەکەمەیە لەسەر لە خەمی پەروەردەیە ئەمە دەمانەوێت قسە لەسەر پرۆسی پەروەردەکەین بەپی ئەم لێدوانانەی بەڕێستان و تەواویەوانش شارەزای پەروەردەن پرۆسەی پەروەردەیان پەک خستووە ناڵێن لە پەک خراوە یان پەک خراوە تاو
ئەمەش وا دەکات لە دەرئەنجامەکانەوەتە خوێندکارێک ئیتر تااقەتی لەگەڵ پۆل نەمێنێ لەگەڵ مامۆستا بینی خۆش نەبێ هیچ فێر نەبێ مەنهەج نەبێ وای لێ نایەت ئیتر لە مەکتەب دوورکەوێتەوە لە فێرکردن دوورکەوێتەوە لە کۆتاییە تاکێکی پەروەردە نەکرا و وەروەها ئاستی فێربوونی لاواز لە کۆمەلگایە هەبێ ئەمە سوودی بۆ کێ بۆ دەسەڵاتە یا بۆ کۆمەلگایانی چی لەم تاکانە دەکەن کاکشۆن بەڕاستی بە دەرەجەیەک خێزانەکان و کۆمەلگا زەرمەندی یەکەمن خوێندکار کە تااقەتی خوێندنی نامێنێت کە ئیشیشی دەست ناکەوێت کاتێک واز لە خوێندنێنێ دەرەنجامەکەی چێ دەرەنجامەکەی ئەوەیە زۆربەی زۆری شار و شارچکەکانی ئێمە ئەگە بڕۆ سەرژمێری بکە لە شارێکی بچووک وەک قوڕانی 15,000 کەس بە تەمای ڕۆشتنە لە ماوە ینی دەرەنجامەکەی ئەو کە هەمووی ئەڕوا ئامادەیە خۆی بکە بە دەریای ئیجایە ئامادەیە بخنچی ئامادەیە بڕوا لە وڵاتانە هەچی سوکایەتی پێ بکرێ ئەو وڵاتی خۆ بەجێ بێڵێ ئەوە یەکێکە لە دەرەنجامەکان تۆ کە وڵاتەکەت گەنجی تیانەما خێزانەکان هەمووی دەستخەڕۆ بوو لەبەر بێ ئیشی لەبەرەوەی پار بەیزنەما ئەنجا تەماشاکەین ئمە تەماشاکەین مامۆستایانی وانە بێش ئەم هەموو مامۆستاوانە بێژە کە حکومت پێویستێتی بەڵام نانکە بە هەمیشەی مافی خوان نادەتێ خوێندکاریش تەماشاکە ئەڵێ ئەوە حاڵی مامۆستاکە ئەوە حاڵی کەسێ خوێندی تەواو کردووە ئیتری تەوا بە تەواوەتی مەویست دەبێ یعنی نمونەیەکی جوان لە بەردەستانی بۆ خوێندکار کە بڵێ ئەمە نمونەیەکی جوانە ئەوانەی کە هەن نمونە جوانەکان زۆر کە من زۆر تاکوتەران هەرچەند مامۆستا چیرۆک و واقعی ڕابڕیان بۆ باسکە ئەو تەماشای ئەم واقعی ئێستا هەر لە بنەوەتەوە کۆمەڵگەی ئێمە لەسەر پەروەردە ڕانەهێنراوە ئەوەندەی ینی ئامانجی خوێندکار ئەوەیە کە خوێندن تەواو کات و شەهادەیە بەدەست بێنێت و دابمەجرێ موچەیەکی هەبێ ئەوەندە خەمی ئەوەی نییە کە بڕواتە خوێندن و فێری پەروەردە ببێت بزانێت دوجار لەگەڵ مرۆڤەکانە چۆن مامەڵە بکات لەگەڵ ژینگەیە چۆن مامەڵە بکات چۆن ڕێزی گەورە لە خۆی گەورەتر بگرێت ینی ئەوەندەی کە بیریان بەلای دامەزراندن و بەلای پارە و مادەوە هەیە بەلای پەروەردە و فێرکردنەوە نییە پێدوانی ئەمە هەل لە بنەڕەتەوە کێشەی هەبووە لە خوێندنگاکانی ئێمەیە ئەوەندەی مەبەست لە بوارێکی مادی بۆ مەبەست لە پەروەردە و فێرکردنی تاکەکان نەبووە ئەوەش پێ پلانی حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە ئەم وڵاتی ئێمە بەڕاستی هەمووی پڕێتی لە زێر ڕووگەوهر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە پلانی هەبێ وای بکردا ئەوەندە ئەم موچە و معاش و تاعیناتی لای خەڵک خۆشەویست نەکردا ئەوەندە خەڵکی زۆری تاعین نەکردا یعنی بەلاشە و خەڵکیان تاعین کردووە هەموو مەسئولەکان هەرکەس بۆ خۆی هەرکەس خزم و کەس و کار و لە دەوری خۆی تاعینی کردووە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەبێ ئێمە بەڕاستی گۆڕانکاری لە ڕیشا بکرێ ئەویش لە پەروەردەیە لە بواری پەروەردە لە بەرنامەی پەروەردەیە کە ئەمەش کاتێکی زۆری دەوێت دڵسۆزانێکی زۆری دەوێت کەسانێکی دەوێت هەست بە بەرپرسیارەتی بکەن بەڕاستی هەڵەیەکی گەورە کرا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا کە خەڵکیان والێ کرد تەنها چاوی لە تاعینات بێ بەڕاستی ئەوە کارەساد بوو کە ئەو هەموو خەڵکە تاعین کرا ئەگەرنا ئەم وڵاتە وڵاتێک بوو دەیانتوانی بەڕاستی کۆمەڵە کەرتی تایبەتی بەڵام بەداخەوە کەرتە تایبەتەکانی جێستا هەمووی بەدەست مەسئولینەوەیە هەمووی بەدەست دەسەڵاتدارانە کوڕی فەقیر لی تاعین نابێ بۆیە بەڕاستی خەڵک ئینتیمای بۆ نەماوە وایان لە خەڵک کرد بە شێوازێک پەروەردەیان لێ هاتووە بۆچی بخوێنێ خۆ دامەزراندن نییە با بڕوا خەریکیشێکی دیکە بێت بەداخەوە هەموو هەدەف و ئاماجێک بۆ بە تاعینات کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەی مێژوویە بە تایبەت لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە کردی کە خەڵکێکی زۆری تاعین کرد وای تەمەخستە بەر ئەو دەمی خەڵک کە تەنها بخوێندە بریتێ لە تاعینات خەڵک شەهادەی تەزویری دروست کرد بۆی تاعین بێ مامۆستا شارەزایەکی باری پەروەردە ڕایەکی پێچوانەی هەیە هەڵبەت لە کۆتای لەگەڵ بە تعلیقەوە یعنی ئەو ڕایەکەی پێچوانەیە لەگەڵ قسەکانی بەڕێستایەک دەگرێت و دەڵێ حکوومەت بە پلان ئەمە دەکا نەوەگەوەی بێ پلان ئەمەی کرد بە پلان ئەمە دەکا بۆی گەنجەکان خوێنەوار نەبن کە خوێنەواریش نەبوون ئیشان دەست ناکرێت کە ئیشان دەست نەکەوت دەبێت ببنە چەکداری ئەوان بۆ مەرامی تایبەتی حیزبی و سیاسی خۆیان بەکاری بێنن گەنجەکانیش بەمە نازانن کە چەند دەبنە قوربانی پێ وایە ئەمە حکوومەت بە پلان نەک بێ پلان وا دەکات پەروەردە و پرۆسی پەروەردە بەرەو داڕمان بڕوات بۆوی لە کۆمەلگایە 10,000 گەنجی خوێنەوار بێچەوانەکەی کە هەبوو دەبێتە 10,000 گەنجی نەخوێندەوار 10,000 چەکداری گوێڕایال بێەوەی خۆشی بزانێت لەگەڵ بۆ کێ چەکی هەڵگرت و ئایا بۆ نیشتیمانە بۆ خاکە بۆ شخصێکە بۆ بنەماڵەیەکە بۆ کاکێکە یا بۆ مامێک بێگومانی ماڵین حکوومەت ئەمەی بە پلان کردو ئەگەر ناڵم چەند ساڵ پێش قەیرانەکە خەریک بوو تۆزێک خەڵک خوێنەوار بێ خەریک بوو خەڵک تۆزێ وشیار بێ خەڵک ڕۆژ ماستەر و دکتۆرای ئەخوێند و هاتەوە وشیار ئەبوو هەستی بەوە کرد کە لە ئەم هەرێمی کوردستانی زوڵمێک ئەکرێ خەریک بوو یعنی لە حکوومەت ئەوە بکەن قبوڵی نەکەن کە حکوومەت ئەمەی زانی زیاتر پرۆسی پەروەردەی داڕ و خاند و پلانی بۆ داڕش کە پرۆسی پەروەردە بەڕاستی ئەوە بەرەوەدەوە بێ بۆی گەنجەکە بە ناچاری ببن بە چەکداری ئەوان ببن بە جوێ لە مستی ئەوان ببن بە جوێڕاڵی ئەوان ببن بە عەبد و کۆیلەی ئەوان ئەوەی کە ڕازی بوو بۆ عەبدایەت و کۆیلایەتە ئەوە موچەیەکی بۆ دادەنێن و ئەوەی کە ڕازیش نەبوو ئەڕوا خۆی ئەکا بە دەریای ئیجا و ئیتر قەدەری چۆن بوو بۆ جۆران بێگومان ئەمە پلان بۆ داڕژراوە ئەمە لە خۆیەوە دروست نەبووە بەڵام بەداخەوە ئەبێ زانایانی پەروەردەی ئەبێ خەمخۆرانی پەروەردە ئەبێ حکوومەت و پەرلەمان بێنە سەر خەت لەسەر فەوتان و نەمان و داڕوخانی پرۆسی پەروەردە
زۆرترین قسەیان لەسەر پرۆسی پەروەردە بێ. زۆر باشە لەم کاتە ئەرک و ڕۆڵی خێزان چیە بێت چۆن بتوانێت ئەم فەراغە پڕ بکاتەوە گەوەی کە خوێندنگاکانین چۆن خۆی بتوانێتە بە شێوەیەکی تەندروست مناڵەکانی پەروەردە بکات. بێگومان ئەرکی خێزان قورسترە بێ هەروە کوتمانەوەتە خێزانەکان وا ترساون ناتوانن حەز ناکەن مناڵی زۆریان بێ لە ترسی پەروەردەکردنەکە بەڵام بێ خێزانەکان لە ئێستادا خۆیان زیاتر ڕۆشن بیرکەن بۆ خۆیان زیاتر بەڕاستی ئەوەی لە خێزانێکی تەندروستەوە دێ تاک کە بە پەنجەی دەست ئەژمێردێ کەسانێک ڕێکپێکن کەسانێکن هەست بە بەرپرسیاریتی دەکەن لە کۆمەلگادا لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی ئەبێ خێزانەکان ئەرچیان قورستر دەبێ و هەروەها دەکرێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی شاوکار بن لە ڕێگای سنتەرەکانەوە ئێمە لە بیرمان نەچێن لەگەڵ ئەوەی کە گلەی زۆر لە حکومەتەکەین بۆ یەکمان حەقی خۆمانە و مافی خۆمانە و قسەکانمان هەمووی ڕاست و دروستە کە گلەی لە حکومەت و پەرلەمان و وەزارەتی کار و باروباری کۆمەڵایەتی وەزارەتی ڕۆشنبیری ئەمانە هەموویان تاوانبارن بەڵام وە سنتەرەکان و ڕێکخراوەکانیش ئەوەی کە من تێبینیم کردو لە شاری سلێمانیە کۆمەڵێک سنتەری زۆر باش ڕێکپێکمانەیە کە بە ناوی سنتەری پەروەردە و ڕۆشنبیری بەڵام ئەگەر دیقەتیان لێ بگرێت ئەگەر بچی تەماشای بەرنامە و پرۆگرامەکانیان بکەی لایەنی پەروەردەی لەلایەن ئەوانیش فرامۆش کراوە بەداخەوە کە ئەمەیان ئەوەی لەسەر دڵی من زۆر گرانە ئەمەیان زیاترە چونکە ڕێکخراوەکان و یان معارەزە حیزبی معارەزەکان بەڕاستی ئەبێ ئەمان زیاتر ئەمان هەوڵدە لەگەڵ خێزانەکان بۆ خێزانەکان جێگای حکومت بگرنەوە جێگای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بگرنەوە بۆیان هاوکاریان بن ئەم سنتەرانش گرنگیان بە پەروەردە نەداوە زۆر بەداخەوە ئێستا هەمووی بۆتە فێرکردن فێرکردنەکەش تەنها بۆ ناوبانگ بۆ خۆ دەرخستن کە بەداخەوە ئەویش فێرکردنێکی تەواو پێت وایە کە ئێستا جیاوازیەک لە نێوان قوتابخانە حکومی و ئەهلیەکاندا هەیە کە قوتابخانە ئەهلیەکان بەردەوام بوون لە خوێندنی ئۆنلاین تۆ پێت وایە ئەم جۆرە خوێندنی ئۆنلاینە ئەو فەراغە پڕ بکاتەوە کە لە خوێندکاراندا ئێستا دروست بە لە ناحکومیەکاندا بەڕاستی ئەم جۆرە خوێندنی ئۆنلاینە بە وڵاتی ئێمە زۆر نەشیاو نەگونجاوە چونکە ئەگەر ئێمە بیری تەماشاکەین لە هەموو شوێنێک ئەم ئۆنلاینە بەردەست نییە ئێمە خێزانی هەژارمان زۆرە ئێمە خەڵکی ئێمە ئاستی هەژاریمان یعنی بەڕاستی زۆر بەرەو خراپی ئەڕوا ڕێژەی هەژاری زۆرە لە وڵاتی ئەمە ئەم خەڵکە توانای ئەوەی نییە ئەنجا قوتابیەکانیش بەڕاستی لەبەرەوەی لەسەر خۆیانەوە فێرکراون یعنی ئەو دڵسۆزیان هەست بەو بەرپرسیارەتە من چەندین قوتابیم دوواندۆ کە لە ئۆنلاین خوێندێتی توێتی خەتەکەم کردوتەوە بەس بۆ خۆم بە دیاریەوە نەنیشتم لە خەت بووم مامۆستاکە ینی ئەگەر بەردەوام ئەوە ناڵم ئەگەر قوتابخانەیەک زۆر جدی بوو بێ مامۆستاکە بەردەوام یعنی کۆمەڵی قوتابی بە ئۆنلاین بانیان کا و قسەیان لەگەڵ کاو ڕاستە خۆیان کە ئەگەرنا زۆربەی ئەڵێ کامێرەم داخست و خەتەکەم کردوتەوە بەڵام گرنگیم پێ نەداوە تەلەبە بۆ خۆی ئەمە قسەی قوتابیە یعنی من پێم وایە بەڕاستی سەرکەوتونی ئێمە هێشتا زۆرمان ماوە نەگەشتوینە ئەو ئاستە کە هەست بەو بەرپرسیارەتی بکەین بە ئۆنلاین بخوێن خۆی بۆ کەسێکی تێگەیشت و پێگەیشت و ئۆنلاین زۆر باش من خۆم سوودم زۆر لە ئۆنلاین بینەوە زۆر دەرس و دیراسەم کردو بە ئۆنلاین سوودم لێ بینەوە بەڵام ئایا مناڵێک گەنجێک هەست بەو بەرپرسیارەتی دەکات کە بە ئۆنلاین ئەو سوودە ببینێ و دانیشە بە دیاریەوە تااقەت هەیە بەڕاستی گەنجانی ئێمە تاقە و توانە و وزان زۆر دابەزیەوە زۆر کەم بۆتەوە یعنی لەلایەن حکوومەتەوە کە هیچ گرنگێک بە خێزان نادرێ کە هاوکار نین یعنی ساربوونەوەیەک مەویزبوونێک بێئومێدیەک ڕووی لە تاکەکانی کۆمەڵگەی کردووە بەداخەوە مامۆستا بابەتێکی تر هەیە مامۆستایان پشتی شێریان بەرکەوت لە قوربانیدان و ڕاوەستان بەرامبەر زوڵم و زۆری حکوومەت کاتە سەر جادە بە زیاتر لە چەند ڕۆژ و هەفتە و بە مانگ بەڵام هیچ تاکێکی کۆمەلگای کوردی هێندەی مامۆستا ئێستا درک بەوە ناکاتکەوە پرۆسەی پەروەردە لە هێرێمی کوردستان شکستی خواردووە چی چاوەڕێی دەکا کاتیەوە نیە مامۆستایانیش بە یەک دەنگ و بە یەک هەڵوێز لە پاڵەوەی کە بڵێن کوا موچەکانمان چونکە شکست هێنانی پرۆسەی پەروەردە شکاندنی شکۆی مامۆستای و بێئەهمیەتکردنی پیشەی مامۆستایە کە لە کاتێکا بێ پیرۆسترین پیشە بێت یەک دەنگ و یەک هەڵوێست ئەبێ ئیتر دەنگ هەڵبڕین کە بەڵێ پرۆسەی پەروەردە شکستی هێناوە با بنیاتی بنینەوە چونکە هیچ کەسێک هێندەی مامۆستاکان درێک بەوە ناکەن بەڵام کاتیوەنی هەڵوێستێک هەبێت چونکە ڕەنگە دایک و باوکێک نەزانێ بەڵام مامۆستاکە دەزانێ چۆن کە مافی خۆیەتی داوای موچەکەی خۆی بکە مافی خۆشیەتی شکۆی پیشەکەشی بپارێزێت بێگومان نەک کاتی هاتووە زۆر دەمێکە بەڕای من کاتی هاتووە کە مامۆستایان وەکو دەڵی چۆن بۆ موچەکانیان هاواریان کرد بەڕاستی بۆ پەروەردەش هاوارکەن بەس ئەوەش بە یەکدەنگی نەک تەنها مامۆستایان بەڕاستی ئێمەی مامۆستایان زۆر هاتینە سەر جادا کاتی بایکۆتی خوێندن و بۆ موچە و بۆ هەموو شتێک بەڵام خەڵک فەرمانبەران و دایک و باوکی قوتابی هاوکارمان نەبوون کە ئەمە بەڕاستی خاڵێکی زعف بوو بۆ هەموو لایەک ئەگەر هەمووی هاوکار بۆ یەکدەنگ بووە لەوانەیە پرۆسی پەروەردەش بەو جۆرە شکستەی نێنە هاوکار نەبوون هیوادارم لەمە دووە دایکان و باوکان و مامۆستایان و فەرمانبەران هەموو تاکیش ئەم هەرێمی کوردستانە لەسەر پرۆسی پەروەردە بێتە جواب چکە بەڕاستی هەمومان زەرەرەکەین
لە ئاخیردا حکومەتی شەر زەرەرەکە لەبەرەوەی حکومەتێکی داڕوخا و بێ پلان و بێ بەرنامە و بێ پەروەردە ئەبێ لە ئاخیریا لە لای وڵاتانیش بەڕاستی سووک و ڕیسوا ئەبێت کە پەروەردەیەکی تەندروستی نییە پەروەردەی ڕووخاوە یعنی معنای تیانێت تاکێکی تۆ ئەوەندە هەست بە بەرپرسیارەتی نەکە لە سیارەکەیەوە کە ئاوێک ئەخواتەوە پەرداخەکەی بتڵەکەی فرەداتە دەریانی ئەوەندە یعنی ناتێگەیشتوبی لە ڕووی پەروەردەیە کە ئەمە بەسیتنیش تەجگەرەکەی هەڵەداتە دەرێ لە سیارەکەەوە کۆمەڵێک پوش و پاوان ئەسووتیان یعنی تاچی ئێمە بۆ زۆرە پەرۆدەکرێ هەموو میلەت هەموو حکومەت هەمووی زەرمەندە بێگومان زۆر دەمێکە کاتی هاتووە خۆزگە ئەوە بکرایە هەمووی بە یەک دەنگ بەڵام بەڕاستی ئەگەر چینی مامۆستا بە تەنها بێ هیچی پێ ناکرێ ئەبێ دایک و باوکی لەگەڵ بێ ئەبوو هەموو تاکەکانی کۆمەلگای لەگەڵا بێ. زۆر باشە مامۆستا مرواری زۆر سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ماندوو نەموو لەشتان ساغ بێ دەرفەتمان هیچ نەما سپاس بۆی کە لەگەڵمان بەشدار بیت. بەڵە بەڕێزان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. خۆشترین و باشترین جە بەساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان؟ بە دنیایەوە میە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگاکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگاکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
بەڵە بەڕێزان دەچینە بەڕگەی پامنێرانمان بۆ وەرگرتنی زانیاری و کار و چالاکی سەرجەم شار و شارۆچەکان ڕاستەوخۆ پامنێرانمان لەگەڵماندا دەبن و کە زانیاری و کار و چالاکیەکانی شار و شارۆچەکانمان بۆ دەگوازنەوە. سەرتاش دەچینە لای پامنێرمان وشیار محەممەد لە قەزای شارەزۆر. هوشیار سڵاوی خی گەورەت لێ بەم کاتت باش، گرنگترین زانیاری و کار و چالاکی لای تۆ چیە فەرموو؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام. وەکو بەشێکی زۆری شارشەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە قەزای شارەزۆر بەشێک لە مامۆستایانی وانە پێشکردبوونەوەیکیان ئەنجام داوە کە لە ماوەی ڕابردە زمانی بڵێن قەزای شارەزۆر بە دەربوو لەو نیگەرانی و دەربڕینی خۆپیشاندان و ناڕەزایانیانە ئەمڕۆ یەکەم ڕۆژیانە لە بەردەم قایمقامێتی قەزای شارەزۆر دوای وەرگرتنی مۆڵەت بڕیارە بچنە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی قەزای شارەزۆر. لە ئێستادا کاک سەلام نوێنەری مامۆستایانی وانەبێژم لەگەڵایە. کاک سەلام ئەگەرۆکو نوێنەری مامۆستایانی وانەبێژ باسێک لە معاناتی خۆتان وەگلەیەکانتەوە داواکاریتان چی؟ بەخێر بێن سەر چاو بە ناوی خواتەرتا بە ناوی خی گەورەی میهرەبانی ئێمە وەکو نوێنەری مامۆستایانی پەروەردەی وانەبێژانی پەروەردەی شارەزۆر داوامان لە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و بەڕێز وەزیری پەروەردە و وەزیری دارایی ئەوەیە کە دامەزراندن بۆ مامۆستایانی وانەبێژ هەبێت بە هەمیشەیی و بێجیاوازی. تەنها داواکاری مامۆستایانی وانەبێژ لە ئێستادا دامەزراندنمانە بێجیاوازی کردێت. ئەوە داواکاری سەرەکیمانە. بۆچی تا ئێستا ئێوە ئەو کێشتان بۆ چارەسەر نەکراوە مامۆستایانی وانەبێژ؟ مامۆستایانی دیگە بەسکران بە هەمیشەی، بەڵام بۆچی ئەو کاچی ئێوە ئینسان نەکراون بە با بڵێن هەمیشەی یاخود دیگە بەسی چ نەبێت؟ ئێمەش ئەو پرسیارەی بەڕێستان ئاڕاستی بەڕێز سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و وەزیری پەروەردە ئەکەین تا ئێستا بۆچی دانەمەزراوی؟ تەمەنێکمان بە وانەبێژی بەڕێ کردووە، ئێمەش چاوەڕێی دامەزراندنەکەین ژیانمان لە پێشە. بەڕاستی ئەگەر مامۆستای وانەبێژ دەبێت کەتی پەروەردە کەتێکی پاشیل دەرەچێت بە حەقەت. ئێمە تەواوکەری پرۆسەی خوێندنی ناکرێت مامۆستایانی وانەبێژ پشتگوێ بخرێت لە کاتێکدا چینێکی سەرەکی کەتی پەروەردەی. بەڕاستی زۆر باشە. ئەگەر یەکێک لە چالەکوانە ئەگەر بێت و بیان قسە بکەن کەس هەیە وەکو ئەوەی مامۆستایەکە قسەم بۆ بکە، وەکو نێرە مامۆستایەکی تر ئەگەر وەکو نێرە ئامادەی قسەم بۆ بکە، سەرنجتان وەکو ببینیتان تۆ وەکو گەنجێک ئەم موچێکە هاتە بەهۆی مامۆستای وانەبێژی و تا چەند ئیسفادەت لێ کردووە و تا چەند ئەقلی بۆ دوور کردووی لەوەی کە ناتوانانی کارێک بکە بەهۆی مامۆستایەتی وانەبێژیەکەی؟ وەڵی وەکو ئەم موچێ بەشی هیچ ناکە و من کارێکیشم هەبوو لەم ماوەی پێشوە بە بۆنەی ئەوەی کە وانەبێژم ناسەرم دەستم لە کارەکەم هەڵگرت و کە داوام دەست پێ کردەوە دووبارە چکە تەوامی من لەگەڵ وانەبێژەکە نەگونجە، هەرچە ناوەڵشمدا لەگەڵ پەروەردە داوامەکەم بگۆڕێت، بەڵام نیان کرد نیان گۆڕی. ئێمە زۆر کێشەمان تووشەوێت لە بواری وانەبێژیات کە لەبەر دەرەوەی کە بۆ ناتوانینشی تر بکەین و ناشتوانین هیچ ئاواتێکمان هەبێ یان هیچ پرۆژێکمان هەبێ. ئێمە داواکاری ئێمە بەس دامەزراندن کە دامەزران ئەو کاتە ئەتوانین پرۆژە و پلان و هەموو شتێکمان جێبەجێکەین. چەند ساڵ مامۆستای بزانی بە تەخمینی بەگشتی تقریبان لە سنووری شارەزۆرە تقریبان زیاتر لە 200 وانەبێژمان هەیە لەم سنوورە، هەمووی چاوەڕێی دامەزراندن و چاوەڕێی ئەوەکەن کە ڕۆژێ بێ ئاواتەکانیان بێتە. ئەمە بەشێک لە چوارچێوەی و ناڕزایەتیان کە لە بەشێک لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان لە بەرامبەر دۆخینە هەمواری مامۆستایانی وانەبێژ بە تایبەتی ئەنجام بدات. بەدەمیانەوە کە زوابی یاونەتەوە وەک زانیاریت هەبێ لە شار و شارشەکانی تری هەرێمی کوردستان لە دەڤەری ڕانیە لە سەید سادق بە هەمان شێوە وانەبێژەکان هاتبوونە بەردەم پەروەردەکان و داوای مافەکانی خۆیان دەکرد. چەند ڕۆژێک تێپەڕیوە و هیچ بەدەمەوە هاتوونێکی لایەنە پەیوەندیدارەکان نەبووە و هەروەها لە ناوچەی قەزای شارەزۆر ئەو 200 مامۆستایەی کەوا وانەبێژن ناچنە پرۆسەی خوێندن و هۆڵەکانی خوێندنەوە گرفت بۆ خوێندن و پرۆسەی خوێندن دروست ناکات لە ناو پۆلەکان. یاریانەی کە بە دوواداچوونیشم کردووە بڕیارە سبەینێ وەزیری پەروەردە سەردانی قەزای سەید سادق بکە شوان لەبەر ئەوەی کە خۆتان دەزانن قەزای سەید سادق جیاواز لە شارەکانی دیکە ئەوەی کە دەبینرا مانگرتن بووە بە شێوەیەکی بەردەوامیش بەردەوامیان ئەمە هۆکاری ئەو بوو کە فشار لە وەزارەتی پەروەردە دروست بوو کە بڕیارە سبەینێ سەردانی قەزای سەید سادق بکە، بەڵام تا ئێستا ڕوون نییە ئایا سەردانی قەزای شارەزۆر دەکایە قەزاکانی یوک دەربەندیخان چکە بە شێوەی گشتی لە بەشێکی زۆری شارچاچەکان ناڕزایەتەکان بەردەوامە. ئەگەر ئافرەتێک لە خانمەکان قسەمان بۆ بکەن ئامادەتیان هەیە وەکو مامۆستایەکی وانەبێژ داواکاریتان؟
زۆر باشە وەکو مامۆستایەکە بفەرمونە ئێرە نزیک بنەوە لە کامێراکە بە شێوەی گشتی داواکاریتان و معاناتان وەکو مامۆستایەکی وانە بێژ و لە هەمان کاتیشتا چی وەڵامەکان دراوەتەوە من وەکو کوردستان یاریانەی بڕیارەوە تاتی وەزیری پەروەردە سەردانی قەزای استیساد بکە ئەی وەکو ترم بەڕێوەبەرێتی ئێرە چ بەڵێنێکیان پێداون وەکو مامۆستای تاوەکو ئێستا هیچ بەڵێنێکیان پێ نەداوین و ئێمە تەنها یەک پرسیارمان هەیە لە بەڕێز دکتۆر ئالان پێمان بڵێت ئێمە هەتاکەی وانە بێژە بین تەنها با جوابی ئەو پرسیارەمان بداتەوە بۆی ئێمە یەکلایی ببینەوە بزانین ئایا بەردەوام بین لەوانە بێژەکە یا بڕۆین بە دوای کارێکی ترە ئەگەر قەرارە هەردانە مەزرین و هەروانە بێژ بین ئەوە ئێمە بڕیاری ژیانی خۆمانە دەین ئایا بەم وانە بێژە ڕازین یانە بەڵام ئەگەر جوابمانایەتەوە پێمانە لە بۆ ساڵێکی ترەتان کەم ئەم ساڵەتانکەین هەرکەیەکانکەی پێمان بڵێن بۆی ئێمە حەق و حسابێکی خۆمان بزانین چنێکە ئێوە وانە بێژنیانی هەتانە لە چەند ساڵە وانە بێژە من وەکو خۆم 5 ساڵە زانکۆم تاو کردو 4 ساڵە مامۆخای لەماوەیەم ساڵش بەردەوام پۆلی دوانزەم هەبوو جاری وا بووە 5% هەبووە لە یەک ساڵە 5 منهەجی جیاوازم هەبوو 5% ناعەفو 5 منهەجی جیاواز یعنی ئەمە تەنها مامۆسای وانە بێژ ئامادەی ئەمە بەپێ بەدۆتە چونانی کردومانە زۆر کات بەڕێوەبەرێتی پەروەردە کاتێک کە بەلیستی موچە دیاری ئەکا بە تایبەتی بۆ ئێوە زۆر درەنگە داوای چەند مانگ دوای ئەوە موچەتان لێ ئێمەش خۆی بخۆی معاناتێک ئیسا ئێمەوە لە مانگی یەکەوە داوامەکەین هەتا وەکو ئێستا بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان هوشیار محەممەد زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵە بەڕێزان دەچینە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان لا سلێمانی ڕامیار سڵاوی خوای گەورەت لێبێ و زانیاریەکان لای تۆچین فەرموو بۆمان بخەیتەوە بەڵێ سڵاوی خواتان لێبێت شەیدا بەیانتان باش دیارە مامۆستانی وانە بێژ ماوەی 2 هەفتەیە بێت لە زۆربەی شار و شارۆچکەکان و پارێزگەکانی هەرێمی کوردستان گربوونەوەی ناڕەزایی ئەنجامەدەن مامۆستانی وانە بێژ دیارە داواکاریانەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ینی بڵێن ئەوەی کە هەیە بۆیان بکات بە هەمیشەی و وەکو مامۆستایەکی یاسایی لە مافی امتیازەتەکانیان سودمەرمن دیارە لە هەرێمی کوردستان نزیکەی 7,500 مامۆستای وانە بێژ هەیە کە دابەش بوون بەسەر سەرجەم پارێزگەکانی هەرێمی کوردستانە بۆیە لە ئێستادا ینی ئەوان ڕای دەگەێنن کە مامۆستای وانە بێژی تایە نزیکەی 8 بۆ 10 ساڵە مامۆستای وانە بێژە لەگەڵەوەی کە دەبوو ئەو وادەی کە بۆیان دانراوەکو مامۆستای وانە بێژ کۆتایی هاتووە دەبواە بکرێن بە مامۆستای هەمیشەی بەڵام تاوەکو ئێستا حکوومەت بە پاساوی قەیرانی دارایی نەیتوانیوە دامەزرێنە یا گرنگبەستەکانیان بۆ بکات بە هەمیشەی تەنها مامۆستای وانە بێژن کە لە قەزا و نەحیەکان و پارێزگانی هەرێمی کوردستان وەکو وانە بێژ دەرز دەڵێنەوە لە قوتابخانەکانە دیارە ئەمڕۆژ لە بەردەم پەروەردەی ڕۆژهەڵات گربوونەیەکیان ساز کردووە پێمە دوای کەمێکی دیکە بەڕێ دەکەن بۆ بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەوێش فەرمانبەرانی گرێبەستان بە ئامان شێوە گربوونیان ئەنجامداوە فەرمانبەرانی گرێبەستیش ماوەی هەفتەیەک زیاترە خۆپشاندان ئەنجامەدەن ئەوانیش داواکەن کە گرێبەستەکانیان بۆ بکرێ بە هەمیشەی دەچمە لای بەشێک لە مامۆستایان پێما بێت کاکارزان نوێنەری مامۆستانی وانە بێژە پێمان بڵێن ئێوە تاکەی بەردەوام دەبن لە خۆپشاندانەکانتان و ینی بە دیاریکراوی تاوەکو ئێستا وەڵامیان داونەتەوە یاخودنا بەڵێ بەداخەوە ئەمڕۆ کە پێدەنێتە ڕۆژی حوتەمین کە لەسەر جەم شار و شارچکەکان لە هەرێمی کوردستانە گرتبوونەوە ناڕەزایەتی بایکۆت مانگتن هەموو شتێکمان ڕاگەیاندووە پێدەنێنە ڕۆژی حوتەم بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان حەود وشەی بەرامبەر بە مامۆستانی وانە بێژ نەوتووە ئەمەش دەرخەری ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان خەمساردا لە ئاست دواکەوتنی پرۆسەی خوێندن پەیامی ئێمە وەکو مامۆستانی وانە بێژ بریتە لە پەیامێکی چاکسازی ئەویش خزمەتکردنە بە کەرتی پەروەدە ئەویش خزمەتکردن و گەشەکردنە بە کەرتی پەروەدە بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ناتۆ بەدەم داواکارەکانمان لە ئەگەری ناتن بەدەم داواکارەکانمان بە دڵنیایەوە ئەمڕۆکە ئەگەری زۆرە لە پرس کۆنفرانسێکە بایکۆتی سەرتاسەری لە هەرێمی کوردستانە ڕابگەنین ئەگەر حکومەتی بەدەم داواکارەکان ئێوە ئەڵێن ئێمە ژمارەمان 7,500 مامۆستای وانە بێژە بەڵام لە گربوونەوەکانە 30 بۆ 40 کە زیاتر نابێنین یعنی ئەوان داواکاری دامەزاندنیان نیە یا تەنها ئێوە داواکەن کە گرێبەستەکان دامەکورێ بە هەمیشەیە ئەوەی کە تۆ دەبینی لێرە زۆربەی نوێنەرەکان ئامادەن ئەمڕۆکە وەکو نوێنەری شار و شارۆچکان نوێنەری شار و شارۆچکانە ئەمە یەک دووش لە ڕۆژانی ڕابردوو ئەگەر تەماشا بکەی زیاد لە 500 مامۆستای محازر لە پارێزگای سلێمانی گرتبوونە ئەنجام لەدا بەردەوام دەبوون بۆیە گرنگ
کێشە ئێمە کەم و زۆرین یە گەیاندنی پەیامەکەیە ئەوەی کە تۆ دەیبینی لێرە هەر کەسۆ بە نوێنەرایەتی 200 مامۆسای محازل لە پەروەردەکەی واتوە لە هەرێمی کوردستانە 43 پەروەردە هەیە بە دیاریکراوی لە پارێزگای سلێمانی بۆ نمونە 12 بۆ 15 پەروەردەی بەسەرەوەیە بۆیە لە ئەگەری پشتگوێ خستنی داواکارەکانمان ئێمە ئەمڕۆ کۆکو ئەم نوێنەرانە کە لێرە گربوونێتەوانێ بایکۆتی سەرتاسەری ئەگەری زۆر ڕابگەرین بۆ تەواوی هەرێمی کوردستان چونکە حکومەتی کوردستان ئەگەر خەمسار بێت ئەوە ئێمەش ئەگەر ئەو دەرگای دامەزار لە ئێمەدا بخە ئێمە دەرگای هۆڵەکانی لێدا دەخەین. پرسیارمەوێ لە جەنابێ حکومەت دەڵێ قەیرانی دارایی هەیە بۆیە ینی گرێبەستەکانی ئەوە یان ئێوە کە مامۆسای وانە بێشن نەیکردووە بامیشەیت ئێوەتان قبوڵە؟ ئەمە پاساوێکی بێبنەمایە من کۆمەڵک پرسیار هەر پرسیار بە پرسیار جواب بدرێتەوە زۆر جار حکومەتی هەرێم دەڵێ قەیرانە بەڵام نرخی نەوت بەرز بۆتەوە جاران پاساوی ئەویان بە شەڕی داعش و ئەوانە هەبوو ئەوە کۆتایی پێیان ڕێکەوتنی حکومەتی هەرێمی عێراق ڕێکەوتون باشە نرخی نەوت بەرز بۆتەوانێ باشە بۆ موچە هەیە لە پاڵەوەشە موچە هەیە بۆ بندیوارەکان بە پێی سەرچاوێک 650,000 بندیوارەیە بە پێی سەرچاوی دەڵێ 200,000 بندیوارەیە باشە بۆ موچە هەیە بۆ بندیوارەکان بەڵام موچە نییە بۆ دابەزرانی مامۆستانیوانی بەش ئەمانە هەمووی پاساوی بێبنەمان تەنها هەدەف پشتگوێ خستنی داواکاریەکانی مامۆستایە دەوتەوە. دەکرێت پێم بڵێ جەنابتان چەندێکە مامۆستای وانە بێژن؟ بەڵێ سەرتا بەخێر بێ من ماوەی 8 ساڵە مامۆستای وانە بێژم هەتانە 10 ساڵ هەتانە 10 ساڵە مامۆستا بەڵێ سەر و 10 ساڵیشمانێ نزیکەی 12 ساڵمانێ وانە بێژە بەڵام مەتای سەر بەوانە بێژی ماوەتەوە لەبەرەوەی ماوەی 8 ساڵە لە کەتی پەروەردا دامەزاندن ڕاگیراوە کە ئەمە ژارێکی زۆری گەیانۆ بە دەرچوو وەزای دەمامۆستانی وانە بێژیش و ئێمە ماوەی 6 ساڵ لە ڕابردووە لەسەر شەقام بوون بۆ داوای مافەکانی خۆمان بەڵام تا هێچ کەسێک ناتوە بەدەم داواکاریەکانمانوانە لەگەڵەوەشا کە ئێمە دەنگی ئێمە لە گوێ یەک بێکی بەرپرسانی وڵاتە هەیە ئەزان داوای چی ئەەکەین بەردەوام سپاسمانەکەن سپاسی دەورێکی نییە بۆی چی لە سپاسکەین تۆ وەرەدام بمەزرێ لە حەقی خۆمم پێ بە ئەوەی کە مامۆستایەکی هەمیشەیی ینی ئەوەی کە بە فەرمی لە حکومەت تۆمارە یان ینی داوامەکات جیاوازی مافەکانی لەگەڵ ئەوەیە چییە ئەوان چیان هەیە کە ئێوە نیتان ئەوان کۆمەڵە مافی امتیازای تابەت بەخۆیانە بەڵام ئێمە بێبەشن ئێمە ئەرکێکی زۆرمان لەسەر شانە بەڵام مافێکی کەم ئەوان مافەکەش و امتیازەکەشان هەیە هیچ کێشەیەکیان نیە لە ڕۆی ئەوەوە چکە مامۆستایەکی میلاکە کێشەی لە شوێنی خۆی دەوامەکە بارەزوو خۆتان نقڵکە بێت بڕوە بەڵام منێکی مامۆستای وانە بێژە گە ڕۆژە نەچم ڕۆژە پڕپارێن بۆ حساب نییە لەگەڵ ڕۆژە مامۆستایەکی میلاکاتە شوێنەکە ماڵە تۆ بڕۆ بۆ ماڵە بەرە پێویست بکەین لە کاتی ماوەی کاتیا پێویستی بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئێستا بەشێک لە مامۆستانی وانە بێژن کە لە بەردەم پەروەردەی ڕۆژاوە لە شاری سلێمانی گرت بوونەتەوە وەکو نوێنەری یەکێک لە خۆپیشاندەرەکان ئاماژی بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیا عوسمان سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ بەڕێزان دەچینە پارێزگای هەڵەبجە و پەیامنێرمان سامان فەتاح وەردەگرین سامان سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکان لە پارێزگای هەڵەبجە چین فەرموو. بەڵێ شەیدا سڵاتان لێبێ شەوی ڕابردوو بۆ ئێوە بروسکەوە زەرەر و زیانێکی زۆر بۆی ئاگرکەوتنەوە ڕوویدا لە دەناوچەی شاخاوی سنووری پارێزگای هەڵەبجە ئاگر کەوتەوە بۆ ئێو شەپۆ لە بارانبارینی کە دوێنێ ناوچەکەی گرتوێتەوە بوو نێورە بروسکەیەکی زۆر ژمارەیەکی زۆر ئاگری ناوچە شاخاویەکان دروست کردەوە بۆ هۆی زەرەر و زیان لە ژمارەیەکی زۆر لە پوش و پاوەند سووتانەوە جگە لەوەش چەند دوێنمێک لە گەرمی وڵاتیان سوتا زەرەر و زیانێکی زۆری بەدەوری خۆی دارم نەسە لە بەرگری شارستانی هەڵەبجە قسە لەگەڵ کوتەبێژی بەرگری شارستانیەکەم کاک زانیار ڕۆمەر کاک زانیار بێنێرەوە سپاسانەکەم ئەگەر پێمان بڵێن ژمارەی ئاگرەکان دوێنە بۆ ئێوە بروسکەوە کە کەوتونێتەوە ژمارەیان چەندە وە زەرەر و زیانەکان ئەگەر بە خەمڵات نیش بێ چەندە. زۆر سپاس بۆیەوە دوێنە دوایەوەی ئاگادارکراین بە بوونی چەند ڕووداوێکی ئاگر بەهۆی کەوتنەوەی هەورە بروسکەوە بۆیە سەرجەم تیمەکانمان بەسەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی و سەرجەم ئەفسەران و کارمەندانمان گەشتنە شوێنی ڕووداوەکان و توانیمان لە ماوەیەکدا لە ماوەیەکەمە چەندین ئاگریان کۆنترۆلکردن بەڵام یەک دوو ئاگریان کە تا ئێستش بەردەوام بەوەی سەختی شوێنەکە بوونی مین و تەقەمەنیەوە تا ئێستا بەردەوام نەماتوانیوە کۆنترۆلیکەین. زیانەکان وەگەوترێ ژمارەیەک لە دەغڵودان و گەرمیا وڵاتیان سوتاون ئەمە تا چەند دروست بەڵێ زەرور و زیانەکان زەرور و زیانێکی زۆر بەر پوش و پاوان و دارستانی سروشتی ناوچەکەمان کەوتووە هەروەها زەرور و زیان بەرە جوتیاران و گەرمی جوتیاران کەوتووە کە چەند دۆنمێ لە گەرمی جوتیارانی ناوچەکە سوتاوە.
ئەمە بە شێوەیەکی گشتی باز لە ئیمکانێتی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی بکەی بۆمان ئیمکانێتیان چۆنەوە تیمەکانتان و پێداویستەکان یاکردگوژانەوەتان بە پێی پێویست لە بەردەست هەیە ئەوانەی ئێمە لە ئێستادا بە پێی پێویست تا ڕادێ ئەتوانین بڵین باشە بەڵام ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پێویستەمان بە ئامێری باشترەیە ئێمە لە سەرەتای دروستبوونی بەڕێوەبەراتیەکەوە تاکو ئێستا کۆمەڵێشتی باشمان بۆ دابین کراوە بەڵام ئێمە ساڵ بە ساڵ وەکو وتم لەوانەیە هەنێ لەم ئامێران لە کارکەونەوە هەروە پێویستمان بە ئامێری نوێ و باشتر هەیە کە لەگەڵ ئەم سەردەمادا بۆ کۆنتترۆلکردنی ڕووداوەکان ئەشێ بەکاری بێنین زۆری فەرمانگەکانی هەڵبجەکەمی کارمەندیانەیە کاکزانیار ئێوەکو بەرگری فراکەوتن بەرگری شارستانی تا کە بەڕێوەبەراتێکی گرنگە لە هەڵبجە تا چەند پێویستان بە کارمەند و ئەو بابەتانە بێگومان ئێمەش وەکو بەڕێوەبەرەکانی تری سنووری پارێزگای هەڵبجە کەمی کارمەندمان هەیە چونکە لە کاتی دروستبوونی ئەم بەڕێوەبەراتە کە دروست کراوە ئێمە ئەو کارمەندانی کاتونەتە ئیدارەوە ئەو کارمەندانن کە لە بنکەکانە هەبن بۆیە ئێستا کەمی کارمەندمان هەم لە بنکەکانە هەم لە بەڕێوەبەراتەکەدا دروست بووە بۆیە ئێمە بە ناچاری لە کاتی کەونەوەی ڕووداوی ئاگرا ئەو کارمەندانەی کە لە ئیدارانە سەررجەمیان وەکو ئەم شەو کە سەررجەم تیمەکانمان بە ئیدارە و بە بنکەکانەوە لە حاڵەتی ئامادە باشیا بوون و هەروەها کارمەندانی ئیدارەمان وەکو کارمەندانی تیمەکان بەشداری ئاگرەکانمان ئەکەن سپاس بۆیەوە بەڵە شێدا دیارە لە کوێوەدا ئاگری کە کەوتوتەوە بۆ یەورە بروسکە لە ناوچە شاخاویەکانی سنووری پارێزگای هەڵبجە تاکو ئێستا دوو بۆ سێ ئاگریان کۆنتترۆل نەکراوە و تاکو ئێستاش بەردەوامن دیارە بۆی سەختی شوێنەکەەوە بوونی مین و ئەلغامێکی زۆر لەو ناوچانە و دیارە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی هەڵبجە ژوەک وتەبێژەکەی ئاماژەی بۆەوە کرد کە کەم و کورتیانەیە و کارمەندیان پێویستە و ئەو پێداویستانی کە گرنگن بۆ ئاگرکوژێنەوە تاکو ئێستا بە پێی پێویست لە بەردەستیاندانیە زۆر سپاس بۆ پەیامنەرمان سامان فەتاح سپاس بۆ تەواوی زانیاریەکانت وڵێ بینەرانی عزیز لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمان باس لە بەڵێ دیارە هاوکارانمان ئاماژەوە دەکەن هاوکاریشمان ڕێناز ئەرسەلان لە دەڤەری ڕانیە لەگەڵمانە دەچینە لای ڕێناز سڵاوت لێبێ و ئەو چالاکی تێیدا بەشداری زانیاریەکانمان بۆ بگوازیتەوە ڕێناز سڵاوت لێبێ لە ئیداری ڕاپەڕینیش چەند ڕۆژێکە ماوەستا بەڵێ سڵاوتان لێبێت دیارە ئەگەر دەنگم بگات بەڵێ دیارە بەباشی دەنگی هاوکارمان ڕێناز ئەرسەلان ناگاتە لایەمە لە چالاکێکی گردبوونەوەی مامۆستایانی وانەبێژی ناڕازین کەەوە داوای مافی دامەزراندن دەکەن لە دەڤەری ڕانیە ماوەی چەند ڕۆژێکە لە زۆربەی شار و شارەشەکانی کوردستانیش ئەو گردبوونەوە ناڕازانیە بەردەوامن لە تەوەری دووهەمی پرۆگرامەکەمانە باس لە وەرزشی ئەسپ سواری و هەروەها شارەزابوون لەسەر جۆری ڕەگەزی ئەسپەکان چۆنیەتی مامەڵەکردن و بخێوکردن و ڕاهێنانیان پێشەوەی بچینە لای ئەو میوانەکانمان ڤیتێکمان هەیە بینەری ڤیتێکە دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی زیاتر لەسەر ئەسپ و ئەسپ سواری و جۆنی بەخێوکردنی دەکەین والله لە ناوشارەوە هاتن زۆری ئەسپەکەش ئەسپی کوردیە فیستیڤاڵی ساڵانەی کوردەواری هەر بە ئەسپی کورد دەکرێت لەبەرەوەی نابیست ئەسپێتی پێ بێ ئێمە خۆمان کوردین کللتوری خۆمان زیایە هاوردەی تایە بەڵام زیاتر خۆی فیستیڤالەکە پێوەستە بە ئەسپی کورد جافایەتی هەیە جافایەتی هەردوو ڕووی کوردستان عێراق و ئێران ئەفشاری هەیە لەگەر سنجاوی سێ تیرەیە
فستیڤاڵێکی ساڵانەیە وەرزیە هەموو لە هەموو ناوچەکان ئەکرێت هەر لە هەر ناوچە و کۆمەڵە سوارێک هەڵەسن بە داوەتکردن و بانگێشکردنی سوارەکانی ناوچەکانیکە و کۆبوونەوەیەکە و وەکو دروستکردنەوە و زنوکردنەوەی کللتوری کوردەواری و باو باپیرانمان و بۆ ئەو شتەیە ئێمە بۆ فستیڤاڵەکانی کە ئاچین ئەوانیش هاتون ئەرکیان چێش ژمارەی ئەسپەکان بە مەحدود نییە بەڵام ئەچێتە سەروی 30 ئەسپەوە ئەسپەکانمان هەمووی ئەسپی کوردیە زیاتر ئەسپی نەژادی کەشی تایە بەڵام لە تەواوی بڵین هەرێمی کوردستانەوانێ بەشداریمان هەیە لە هەولێرەوە هەمانە لە قەڵاتزێەوە هەمانە لە قارکەرەم و سەنگاو هەمانە لە کەلار لە منتیقەی هەڵەبجە و شارە زور لە شار باژێر وەکو گرنگی ناحیە کۆمەڵایەتەکەی و ناحیە کوردەواریەکەی وەکو لایەنی ئێمە هاوڕێکانمان لە شارەکانی کە لە قەزا و ناحیەکانی کە گرنگیمان زۆر پێیدا و ساڵانە لەسەر میشەی خۆمان بەردەوامین یعنی وەرزانە هەموو ساڵێکی تر بە پێی وەرزەکان بە تایبەتی وەرزی بەهار و پاییز ئێمە ئەم فستیڤاڵانە ئاکەین بەس وەکو لایەنی حکومی و ناحیە حکومی هیچ گرنگیی وای پێ نەدراوە ئەمە هەر زیاتر لەسەر ئاسۆی خۆمان. ئێمە سەرەتا بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەین ئێمە زۆر بە گرنگیە زانین ئەم جۆرە فستیڤاڵانە بکرێ ئەم فستیڤاڵانە گرنگی خۆی هەیە هەم لە پێکەوەیی و هەم لە پێکەوە ئاشتەوایی و پێکەوە بوون و تەبایی زیاتر ئێمە ئەم فستیڤاڵانە هەموو ساڵە لە بەهارانە و لە مەوسمەکانی بەهارە و ئەم کاتانش کە کاکە دلێر ئێمە ڕاستپاردووە و بانگێشی کردوین بۆ ئەم جۆرە کۆبوونانە زۆر بە گرنگ ێزانین ئێمە بین بەداخێکی زۆرەوە ئەیبینین زۆر کەس لەم بوارەیە کە زەعیفە کە ئیحتیمامی پێ نایرێ کە ئەو کەسانەی کە خولیام ئەسب سوارێن بتوانن دەعم بکرێن بتوانن هاوکاری بکرێن لە هەموو ڕوویەکەوە ئاسانکاریان بۆ بکرێ خی گەورەش لە سوورەتی وەلحادیاتە باسی ئەسپەکە باسی خۆڵی ژێرپێی ئەسپەکانەکە سوێنی پێ خواردووە خی گەورە و بەڕاستی لە هەموو کات و ساتێکە ئەسب ماین پاڵپشتی هەموو نەتەوەیە بووە بەهێزی ئەو نەتەوەی نوانوە ئێمە بە باشە زانین کە لەم بوارانە لەم نمایشانە بە هەموو ماڵ و سەرۆتێکمانەوە بتوانین دەفعی ئەو کەسانە بین کە لەم بوارا کۆبوونەتەوە. ئێمە ساڵانە لە سەرەتای بەهارەوە تا کۆتایی بەهار چەند کەڕەتێک هەڵەسین بەم چالاکیە بەم یادە بەم کۆڕ و کۆبوونەوەیە کە تایبەتە باسبسواری و بەنەتەوەی کورد بۆ ئاشناکردنی زیاتر بە گەنجەکان بۆ جیلی دواتر و جیلی ئەو جیلە تازان ئەم گەنجانە بۆ لایەنی پەیوەندیدا دایم بەردەوام بێ ئاگدار بێت لە کۆڕ و کۆبوونەوەکانی کورد ئەمە یادێکە کە ئەکرێ بەردەوام ئاگدار بی و بۆی بەسەر نەچی بۆی دووبارە بێت و بۆی هەرمێنە ناو نەتەوەی کووردە ئێمە دایم ئێمەی ساکە هاتوێتە خاکی سلێمانی بۆ بینین و ئاشنابوون بەم کولتور و کۆبوونەوەی من وەکو سوارچاکێک دایم حەزەکەم ئەوەی لە کوردستان و نەتەوەی کووردا هەیە وەکو خۆی بمێنێتەوە بۆ ڕاگرنی ئەم کولتور و کولتوری نەتەوەی کووردە هیچمان لایەنی پەیوەندیدانە ئەوان هیچ کاتی هاوکاری ئێمە نەبوون ئەگە بێت و ئەوان هاوکاری ئێمە بن ئێمە زیاتر ئەتوانین بەردەوام بین لەم کولتور و چالاکیە بەڵێ ئێمە چەند کەسێکین کە ماونێتەوە لە کۆڕ و باو باپیران ئەو شتەما بماوەتەوە بەڵێ خەڵکی تر ئەگەر بێت و لایەنی پەیوەندیدار هاوکارمان بێ چەند یانەیەکی گاردینا و یانەکانی تر کراوەتەوە ئەگەر هاوکارمان بن بڕوا بکە دەتوانین زۆر ئاشنای بە کوردستان و وڵاتانی تریش بکەین ئێمە کە ئیساچین جۆری ئەسب لە ئێرانە بۆمان دێ بڵێ ئەگەر لایەنی پەیوەندیدار هاوکارمان بێ ئەتوانین ئێمە ئەسپێکی نمونەی خۆمان هەبێ ئیسێمە ئەسپی دوو خوێن و ئەسپی کوردی بەکارین لایەنی پەیوەندیدار هیچ هینێکی لەم هینایانی ئەگەر هاوکارمان بن ئەتوانین زۆر شتی تازەتر و چاکتر بەردەوامی لەم شتەیە. والله بس كويس شو كان بعد بس الله لا لا بس الله زوب هذا
دووبارە سڵاوتان لێ ببینەرانی عەزیز ئەو ڤیدیۆی کە بینیتان ڤیدیۆیەک بوو کەوا کۆمەڵێک ئەسپ سوار لە مەیدانێکی ئەسپ سواری دەکەن ئێمە ئێستاکە قسە لەسەر وەرزشی ئەسپ سواری وەروە ناسینی ئەسپەکەین بە میوانداری هەردوو بەڕێزان کاک زانست مەولود و کاک فەرحان محەممەد و ئەسپ سوار و دوو سوار چاکی ئەم کوردستانە لەگەڵمان ڕاستەخۆ لە سەدیۆ زۆر بەخێر بن کاک زانست کاک فەرحان زۆرتان کردین بەخۆتان دەرفەتە کە بۆ ئێمەتان ڕەخسان جوان توانیمان ئەم هەلەمان بۆ بڕەخسێنن کە قسە بکەین لەسەر ئەسپ سواری و ئەسپ سواریەوەی ئەسپ سواری باشە ئینشەڵڵا لە خزمەتتان نابین کاک زانستگیان زۆر سپاس کاک فەرحانگیان تۆش زۆر بەخێر بی زۆر سپاسانەکەم ئازیێتان کێشە بەڕاستی جێ دەستان دیارە سپاس دەکەم بەزوو بەرگی ئەسپ سواری کاملی شەواتون پێش بچین سەر بابەتەکە زۆر پێ خۆشە زانێ زانیاریمان بیتی پێمان بە کاک فەرحان بنەماڵەی بەڕێستان ئەو مەڕاستی ئەسپ سواریان کردووە بۆمان باسکەی ئەوە کە ئەنجامتاندا ساڵانە ئیکەن یان تایبەت بوو ئەو دیمەنانێکی ئێستا بینین ئەم فستیڤاڵی ئەسپ سواریە شتێکی تایبەتە و کاک لێر برا گەورەمان بە ناوی کوڕەکانی کاک محەممەوە هەڵساوین بەوە ئەم فستیڤاڵەکە لە ساڵێکە چەند جارێکە کرێ وەرزەکانی زیاتر بەهار و پاییزە و ئەم ئەسپ سواریە یعنی ئەگەر تۆ لە ناحەیەکی کۆمەڵایەتی وەلێکی بێتەوە کۆبوونەوەی کۆمەڵی دۆست و برادەرە و ئەسپ شتێکی زۆر تایبەتە ئەم داوات و نان خواردنەمان کردووە تەنها بۆ کۆبوونەوەی کۆمەڵی ئەسپ سوار و هێشتنەوەی ئەسپ سواری و کولتوری کوردیە دەستان خۆش بێت لەستان ساغ بێت کاک زانست بابینە لای بەڕێزت وەکو شارەزایەکی ئەسپ و هەروەها ئەسپ سوارێکی باشیش ئەگەر بۆمان باس بکەیت ئەسپ کە ڕەنگە هەمومان هەر کۆمەڵێک شکڵ ببینین پێمان وابێ ئەسپە زۆرجار ڕەنگە ڕەگەزە جیاوازەکانی ئەسپ جیانەکەینەوە کامەیە ئەسپی باش کامانن ئەسپمان زۆرە نەوعێتی ئێمە خۆمان وەک کورد و ئەوانە ئەسپی کوردی پەسەند ئەەکەین ئەسپمان زۆرە ئەسپی عەرەبیمان هەیە ئەسپی تروکمانیمان هەیە ئەسپی ئینگلیزیمان هەیە بەپێی نەتەوەکان ئەسپمان هەیە بەس ئێمەوە خۆمان ئەسپی کوردی بە چاکترین ئەسپدا دەنێن کە مێژۆکەش گەڕێتەوە بۆ نزیکەی 5,000 ساڵ پێش ئێستا ئەو جۆرە ئەسپانەی ئاماژەت پێکردن لە کوردستانە بوونیان هەیە بەڵێ ینی بەڵێ ئیستا ئەسپی لە کوردستانە ئەسپی عەرەبیمان هەیە ئەسپی کوردیمان هەیە سوپاس بۆخوا ئەسپی کوردی زۆر چاکمان هەیە ئەو ڕەچەڵەکی و ئەسپانە چۆن جیا ئەکەنە سەلوانەیە بیبینی نەزانین کە ئەمە کوردیە ئەمە ئەسپی کوردی مۆسەفاتی زۆر زیاترە لە ئەسپەکانی تر ئەسپی کوردی ئەگەر حتا لە سمەکەشەوە دەست پێ بکەین سمێکی خڕ و قوتوی و جوانی هەیە ئەسپی کوردی باڵای 140 لە 143 سانتیمەتر بۆ 150 جوانیەکەیەکرێتەوە لەوانی تر دەست پێەکە ئەو وەسفیت بۆکەم ئەسپی کوردی سەرێکی جوانی هەیە ناوچوانی پانە بین هەردوو چاوی پانە دوو کونەلوتی فشی جوانی هەیە چاوی گەورەترە لە ئەسپی تر گوێچکەی بچکۆلەیە و گوێچکەی تیژ نییە ئەسپی عەرەبی و گوێچکەی تیژە ملێکی ئەستوری سێگۆشەیی هەیە ئەسپی کوردی حتا ئەسپی کوردی قیاسی ملی لەگەڵ قیاسی بان پشتیا یەک قیاسە دەوانێت 2 سانتین 3 سانتینی فەرق بێ یاڵ و کلکێکی پڕی جوانی هەیە یاڵ و کلکی لە وڵاقی تری ینی تەنها بە شکل و شێواز ئەتوانین جیان بکەینەوە کە ئەمە ئەسپی کوردیە ئەمە ئەسپی عەرەبی وەک ئەو سیفاتانەی کە وتت ئەمە ئەسپی کوردیە ئەی ئەوانی تریش هەر بەو شکل و شێوازە ئەتوانی جای بە خوێنیش جا ئەکرێتەوە ناسنامەی خۆشی هەیە هەتا ئیستا ناسنامەی خۆی هەیە زۆر زۆر باشە کاک فەرحان با بچمە لای کاک فەرحان کاک زانست من پرسیاری زۆر مێ لەسەر مادام باسی ئەسپی کوردیمان کرد ئەبێ باش هەموو شتەکان وەرگرین مامەڵەکردن لەگەڵ ئەسپ ئاسانە چۆ زۆرجار خەڵک پێی خۆشە لەگەڵ ئەسپ سوارتی تێکەڵ بێ یان ئەترسێ لەوەی کەوا ڕەنگە بیخاتە خوارەوە چکە باڵایەکی بەرزی هەیە ڕەنگە ڕابکات غار بدات ئەگەر سەرەتایەک چۆن مامەڵە لەگەڵ ئەسپ بکەین هەر سەرەتاکە بیبینین یان یەکەم جار کە ئەسپێک دێتە لام پێویستە هەموو کەسێک کە ئەچێتە ناو مۆزوعەکەوە ڕاستە خۆ نابێت بچێتە سەری
بۆ نمونە تۆ وڵاخێک ئەبینی ئەسپێک ئەبینی ئەبێ پێش ئەوە تەسەڕوفاتی لەگەڵا بکەیت چۆن تەسەڕوفاتی ئەم وڵاخە چۆنە چۆن کاتی وەیە بگیرێ کاتی وەیە خەڵک لێ نزیک بێتەوە کاتی تعلیمانێتی کاتی سواریەتی چکە وڵاخێک تۆ لە خۆتەوە بیگری کاتی سواری نەبێت ئەو کەسە عزیێتەیە بۆ شێوازی بەخێوکردنی تەنها هەر ئەوەی چویتە ناو مۆزوعەکەەوە و وردە وردە فێر ئەبی کە چۆن ئەم وڵاخە فێری هەموو شتێکە بێت و لە بانکردنیەوەی کە بانگ ئەەکەی حتا وڵاخیشمانەیە و نمونەشمانەیە کە فێری سوژدە بووە و فێری ئێوە جۆرانەتان هەیە کە توانی بێتان ئەوە ڕاهێنانتان پێکرد ئێمە سپاس بۆخوا برادەرمان هەیە و زانست ڕاهێنەر بوو لە بەڵێ سپاس بۆخوا ئەسپانەیە ئیستا سوژدا بە بەڵێ ئەگەر لە ڕاستی دەی لە دەستی ڕاستی دەی دەستی ڕاستی هەڵەدا لە چەپی دەی چەپی هەڵەدا زۆر بە جوانی تعلیم دراوە ئەمە چۆن ئەتوان ئەم ڕاهێنانە چەنی ئەوێت بۆی ئاژەڵێ بتەوێت کە ماڵی بکەیت لەگەڵ تا ڕابێت ئەسپ و ماین مێیە ئەسب نێرەیە ماین لە هەژدەمانی ئەبێ بگیرێ و پشت بکرێ ئەگەر باڵایەکی جایز و جوان و مەزبوطی هەبێ و سوار پەسەنیکە قەو قیافەی بۆ ناو سوار بشێ لە هەژدەمانی دەست ئەکرێ بەگردنی و بە تعلیمدانی ئیتر بە ئەوەڵ دەقەت لە غاوەکەیتە دەمی و دەسێنیتە گیانیا و ئەی شۆریت و هەتاک وای لێ دێ سەڵی دەرەچێ لە بەشەر وردە وردە چکلێت تێدەیت هەتا ئاشنا ئەبێ بە بەشەر زیاتر ئەزانێت کە تۆ عەزێتی نادەی ئەویش سوبحانەڵڵا خوای گەورە وا دروستی کردووە ئەو هەستە لە دڵایەتی کە تۆ عەزێتی نادەیت و بۆم کارە شیاوە ئەسپیش لە 2 ساڵ لە گەیە 2 ساڵ ئەسپیش بە هەمان شێوە ئەبێ بگیرێ و پشت بکرێ ئەلەو کاتەیە زەینی ڕۆشنترە زیاتر شت وەرەگرێ زیاتر تعلیمات وەرئەگرێ ئەو شتێک کە تۆ بتەوێت ئەو فێر ئەبێت زەینی زۆر ڕۆشنە غەڵەتێکی کرد 2 جار بۆی بپۆشە غەڵەتەکە مەیە لە بیکاتەوە غەڵەتەکە ناکاتەوە ینی تەنها لەو تەمەنەیە ئەتوانی ڕایبێنی 2 ساڵ بێت خۆت ئاماژەت پێکرد بەڵێ لە بە هەتا بچێتە بەرەو ژوورتریش ساڵی سەرکەوێ ئەسپوماین سوارەکە عەزێتەدا دوایش کە فترەیەک دەستی لێ هەڵبگری دوای ئەوە لە سواری ئەچێتەوە وەک ئەوە نییە کە لە 2 ساڵ بیگریت و لە 8 مانگ بیگری سواری پێ بکەیت لەو کاتەیە زەینی ڕۆشنترە و زەژێر موسەیتەری سوارەکەیە زیاتر کاک فەرحان ئەسب سواری و مێژووی ئەسب سواری و لە کوردستان ژیانی دواتر تێکەڵبوونی نەژادەکان لە کوردستان مێژوویەکی دوور و درێژیە بەڵام ئێستاکە بەهۆی گۆڕانکاری ژیانەوانە ئەسب سواری یاخود ئاژەڵداری کۆمەڵێک وەسایل و پێداویستی هەیە کە جاران ناڵبند ئەی کرد و ناڵی دروست دەکرد و یان کۆمەڵێک پێداویستی و لەو جلوب ئەینەی کۆپان ئەوەی بۆ ئەسپەکان بەکاری دێن و سەرجل کۆمەڵێک وەسایل زین ومانە ئێستاکە بۆ ئەسب سوارێک چی پێویستە یاخود هیچ گۆڕانکاریەک هاتۆ شتی نوێ هاتوێ یا ئەو شتە کۆنانێک کە پێویستن ماون هەیە دەربەست ئەبن چۆن ئەبێ مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتانە بکرێت سپاس بۆخۆ ئێستا شدوا پێشکەوتووە هەموو کەرەستەیەکی باش هەیە و ئەوەشی نەبێت هەوادار و ئەو کەسانی کە حەزیان لێ هێناویانەتە ئێرەوە و لێرەش خەڵکێکی زۆر سپاس بخوا هەوڵی ئەوەن کەشتی عەشیای باشتر شتی وا بە دروستکەن کە ئەو کەسانی کە تازێنە ناو مۆزوعەکە و بەخێوکردنیەوە پەکیان نەکەیەوە سپاس بخوا هەموو شتێک هەیە ئێستا ناڵبندەکان نەماون خۆتان فێربوونیان هەموو کەس خۆی ئەوێتە بێ بە ناڵبند ئەوە ناڵبەنی زۆر شارەزامان هەیە هەمانەش بەڵێ لە جۆری ناڵکردنیش دوونەوەعی باو هەیە کە کوردی پێ ئەڵێن و غێری کوردیش هەیە کە بە کوورە ئەکرێ و بە ساردیش ئەکرێ بەڵام من هەر سواز بخوا خۆم وڵاخەکانی خۆم ئەیکەم بۆ شارەزام لێی و جیاوازەکەیان چی ئەگەر بە کوورە بکرێ یا خۆت بەویتر بکرێت زیاتر ئەو کوورەیە بەعزێ وڵاخ هەیە ئەو زەلامەیە ئەو هاوڵاتی کە بەخێوێکە وەکو پێویست لێ نازانێ سمی تۆزێک تووشی ئینتیهاب نەخۆشیە بێ ئاگر و داخەکە تۆزێک مقاومەی بۆ لێبوونەوە و بۆ نەخۆشیش باشترە چەند ساڵ جارێک ئەبێ بیگۆڕی ئەو لە ساڵ نابێ بچێتە ساڵ تقریبی لە 2 مانگ 2 مانگ و نیو تا 3 مانگ زۆریەکەشێتی باشە کاک زانستبا بینێ لای بڕێست باسی ئەسپی کوردیمان کرد زۆر جار هەنێک ئاژەڵ هەیە کە ڕەچەڵەکیان هی ئەم خاک و ئاوەیە و ئێستاکەم لەم خاکووا و کوردەژین و بە ناوی کوردەوە بەناوبانگن هەتا لە جۆرێکیش لە
سەگی ماڵی هەبوو کە لە ماوەیە مەسەرەن سەگی هاوشار پێم وابێ ئەویش ینی ڕەگەزێکی کوردی زۆر باشیە بوو بابچینەوە سەر ئەسب ئێستاکە لە کوردستان گرنگی بە ئەسپی کوردی ئەدرێ یاخۆ چۆڵی ڕەگەزەکەی و وەروە شتێکی باشی لێ وەربگرێت چکۆ بینین باوکێکی باش و دایکێکی ئەسپێکی باش بۆینەوەی باشی لێ دروستێتەوە سپاس بۆخوا ئیستا گەشتوینەتە ئەو حەدەی کە بە پاراکڕێ حوسا باو باپیرانی ئێمە ئەم وڵاقە کوردی ڕەسەنانە لای ئێمە بووە بەوەی لێ قەومان و دەربە دەری دنیا و دەردەسەریەوە لێمان قەوما و ئاوارە بووینە ئەم ڕەچەڵەکە وڵاقە فەوتاوە سپاس بۆخوا ئیستا ئەیکردنەوە کەسانی دەوڵەمەند توانیوانە بیکردنەوە لەم شارەیە لە چەمچەماڵە لە شارەکانی ترا توانیوان ئەو وڵاقە بە پارە بکردنەوە حتا سەعری گەیوەتە 10 دەفتەر و 8 وەرەقە و 12 دەفتەر و 10 دەفتەر و ئەو مەبلەغانە ئێستاشا نرخە هراوە بەرزە بەڵێ لە ئێستاشا ئەوانە لە ئێستاشا ئەسپی وا هەیە لە ئێران ئەسپی کوردی ڕەسەن کە بە کابرا بڵێ بیفرۆشێت ئەڵێ بە پارە ناکڕێ بەو شێوەیە جوابتەداتەوە ئەوەنە سەعری بەرزە بەڵام ئێمە بەهۆی حکوومەتەکەمان و نەبوونی کۆمەڵێشتەوە سیر ئەەکەی هەر ئاشنانین پێشی زۆر کەس هەیە ئەسپی کوردی هەر ناناسەیە نازانێ ئەسپی کوردی چۆنیشە ئەسپی کوردی یەکێکە لە هەرە وڵاقەکانی دنیا لە لیبیا حتا 5,000 ساڵ پێش ئێستا لەسەر بەر ئەسپی کوردی هەڵکەندرا و سەری ئەسپەکە لە شێوەی ئەسپی جافە و مێژۆکەیە گەڕێتەوە بۆ 5,000 ساڵ پێش ئێستا کەواتە کاکزانست بۆ بە دیاریکراوی ئەسپی ڕەگەزی کوردی لە کوردستان کە هەبووە بڵاو بۆ تۆ بە زۆر شوێنە ڕەنگە لە کۆمەڵ مەسەن لە ئێران لە تورکیا لە شوێنەکانی تر ڕەگەزە ئەسڵەکە هەبێت کە تێکەڵ نەبوو بێ لەگەڵ نەژادەکانی ئێستا لەو جۆرە هاتووەتەوە بۆ کوردستان لەو جۆرە ئێستا لە سلێمانیا لای چەند پیاوێکی ناوداری ئەم شارە هەیە لە چەمچەماڵە لای مامدارا هەیە مامدارای کاکە حەماد لای حاجی لوقمانی حەکیم ئاغا چەنەهای چەند ساڵە ئەو ڕەچەڵە وڵاقی هەر لەو لایە و نەفەوتاوە ماینی لایە هین 20 ساڵ پێش ئێستێ و هەر لایەتی و نەفەوتاوە سوپاس بۆخوا ئێستا بە شانازیەوە کەنەوەی لێ ئەکەوێتەوە زۆر جوانە سوار زۆر پەسەنی ئەکا خەڵک پەسەنی ئەکا حتا خەڵکانی تریش پەسەنی ئەکا کاک فەرحان بینەوە لای بەڕێزت بزانم شێوازی بەخێوکردنیان چۆنە چۆن بەخێوەکرێن شێوازی بەخێوکردن لە جێگاوبان و لە پێدانی ئاڵف پێدان و لە فریاکەوتنی ئەوەی کە لە کاتی خۆیان چۆن بزانی کاتی نەخۆشیکردنی و چۆن نۆماگرتنی و چۆن ئاگاد لێبێ باسی لە نەخۆشی کرد نەخۆشیەکانیان چۆنە خۆی پێشتر ینی باشتری شت بوو ئەوەیە کە تۆ پێش ئەوەی نەخۆشی بگرێت ئەبێ هەوڵی ئەو بی کە نەیهێڵی ئەو نەخۆشیە بگرێت چونکە خۆ پارێزی باشترە لەوەی کە بە دوای چارەسەرا بکەڕی نەخۆشیش زۆرە لە جۆرەکانی نەخۆشی ئەو هەر لە ئاڵف پێدانا کە ینی وڵاخەر ئەوە نی ئاڵفی بیتێ لە ئەکسەرێتی ئاڵف پێدانا تووشی نەخۆشی ئازاری ناوسکە بێ ژانگرتن دروست ئەبێت و لە کاتی خراپی ئاودانە یعنی تۆ وڵاخێکت پێەیە سواریگی تەواو پێکردووە ڕاستەوخۆ ئاوی ئێ ڕاستەوخۆ بە هیلاکی نابێت بە هیلاکی نابێت تووشی نەخۆشی هەناسە کوتەیە بێ کە زۆر ئیسعاجیەکە ینی زۆر بە درەنگ ئەو نەخۆشی لێ بێتەوە دوای ئەوە چڵمی پێ دروست ئەکا کە ئەویش تۆزێک ناڕەحەتە چابوونەوەی کەواتە باشترین کات بۆ خواردن و پێدانی ئاو بۆیانە بێکی بێت ینی شێوازی خۆتان نەزانم ئەو کاتانەیە کە بۆ نمونە تۆ سواریەک بە وڵاخێکەکەیت ئەبێت شارێکێک 20 دقە بۆستی لەسەر ئاودانی و لەسەر خواردنی و دوای ئەوە شۆردنی و شکردنەوەی و شوێنی بەخێوکردنی بۆ مەوسمەکان جیاوازە زستانێک کە دنیا سارد و تەڕا ئەبێ شوێنێکی وشک و پلەیەکی مامناوەندی هەبێ و لە کاتی هاوینیشا ئەبێ هەمان شوێنی تایبەتی هەبێت فێنکەرەوەی هەبێت چونکە خوای گەورەوای دروست کردووە لەگەڵ ئەوەی کە زۆر بەقووەتە و هەموو ئەشیایەک لەسەر قووەتی ئەسب دروستەکرێ لە هەمان کاتیشان ناسکە زۆر باشە لە کاتی نەخۆشکەوتنیە ئێوە خۆتان چارەسەری بۆکەن یانە بێ دکتۆری ڤێتەرنەری ببینێت سواز بخوا ئەوەی کە بزانین هەوڵی لەگەڵا ئەین و دکتۆری شارەزاشمان هەیە و خۆشمان سواز بخوا لە ماوەیەکی زۆرە هەمانە سەر لە هەنێ نەخۆشی دەرەکەیتان وەرگرتون بەڵێ زۆر باش
کاک زانست با بچینەوە سەر باسی ئەسپی کوردی زانیمان ناوچاوێکی پانی هەیە و وا بڵێن ڕیش و کلکێکی جوانی شۆخی هەیە بەس مواسەفاتەکانی جیاوازتریەکانی چین بەراورد بەستێکیاوەتە ئەسپێکی عەرەبی بۆ نمونە هێزی ڕاکردنی توانای ڕاکردنی یاخۆت کۆمەڵێک حساباتی مواسەفاتی ئەسپی کوردی چۆن ئەسپی کوردی بە مواسەفات ئەسپی کوردی زۆر بەهێزترە لە سواریا وەک لە ئەسپی عەرەبی ئەسپی کوردی بە ئاسانی پەکی ناکەوێت دەست و چنگی جوانتر هەڵئەدا وەک لە ئەسپی عەرەبی ئەسپی کوردی ئەگەر لە بەیانە بیگێڕی ئەگەر ئەسپی کوردی ئەسپی عەرەبی 5 فڕە بگەڕێ ئەسپی کوردی توانە هەیە 10 فڕە بگەڕێ نەفەسی زیاترە مقاومەی زیاترە بەوەی مۆچەکانی دەسێەوە ئەم مۆچی دەسی لێریا مۆچێکی دایە تقریبان بینی 2 پەنجەیە کورتە مۆچی دەسی بەس ئەسپی عەرەبی حتا 5 پەنجە 6 پەنجە زیاتریش نەکەمتر ئەوەنە ئەبێت ئەو مقاوەی نامێنێ لە سواریا کول ئەبێ لە سواریە فترێک لەوانەیە دەدەقە چارێک سواریت بداتێ لە مەیانە ئیتر کول ئەبێ لەقەبێ یاڵ و کولکی سەر و کولکی ئەداتە دەسەوە سەرە خەوێنێ کلکە خەوێنێ بەس ئەسپی کوردی هەتا بگەڕێ و سوارەکە زیاتر جوان بیگەڕێ و ئەو زیاتر گەرمە بێ و سەر و کلک تێکەڵەکە و دەست و چەپۆک جوانتر هەڵەدا و جوانتر خۆی نوێنێ بۆ هەوراس یعنی شوێنێک بەرەو سەرکایی نەک هەورازێکی زۆر جار ئاژەڵەکان هیلاکە بن بەڵام پێم وایە ئەسپی کوردی بەرەو ئەسپی کوردی زۆر بە قوترە هەتا باو باپیرانی ئێمە کوردستان ناوچەیەکی شاخاوی بووە پێی چوونە بۆ حەج و عەمرە بۆ مەکە و مەدینە یعنی چەند مانگێکیان پێچوە چوونە و گەڕاونەتەوە ئەسپی کوردیان پێ بوو ئەم مڵاقەت زۆر ئەم ئەسپە زۆر بە قووەتە تایبەتمەندی زۆر زیاترە لە ئەسپەکانی تر ڕەنگی جیاوازی هەیە ئەسپی کوردیان زۆرتر وازام لە کوردستان ڕەش و ڕەمایی ڕەشمان هەیە ئێمە بە زمانەکەی خۆمان چۆتی پێڵێن ئێوە لەوانەیە زمانەکە ئێوە چیە بەمەش ئێمە ئیسا وڵاقێک ئەگەر زاراوەیەکی ئاژەڵین بۆ ئاژەڵەکان بکە یاڵ و کلکی ڕەش بێ و ڕەنگی خورمایەکی تۆق بێ ئێمە کوێتی پێڵێن ئەگە یا خورمایی بێ و یاڵ و کلکشی لە ڕەنگی خۆی بێ شەی پێڵێن وڵاقی ڕەژەوە گشتانەزان وڵاقی ڕەش چۆنە وڵاقی بۆرەمان هەیە وڵاقی شین بۆرەمان هەیە ئیجا ئەم وڵاخانە تێکەڵێکی لە یەک بیلامانەیە وڵاقی سوور بۆرادا وڵاقی ڕەش بۆرادا وڵاقی شین بۆرادا وڵاقی بەڵەکەدا وڵاقی جوانترەدا ئەسپی کوردیش لەگەڵ ئەسپی ترا جووتکراوە وڵاق ئەسپی زۆر جوانتر و بە قووەتری لێ کەوتۆتەوە حتا سعرەکەی گەیوەتە نزیکەی 10 دەفتەر دۆلار کەواتە گریانترین نرخ لای ئێوە کە تا ئێستا ئەسپتان فرۆشت بێت کوردی بووە چەند بۆ نرخەکەی ئەسپی کوردی لە ئێران و هاوردوانە زەلامێکی ناوداری ئەم سلێمانیت 10 دەفتەر و 80 وەرەقەی پێداوە ئەی هەرزانترین هەرزانترینیان ئیتر ئەگەر ئەسپێکی کوردی و ئەسوار پەسەنیکە لە 50 وەرەقە و 60 وەرەقە کەمەکەیان 50 وەرەقە و 60 وەرەقە لەوەنە کەمتر زۆر باشە کاک فەرحان باسە لە نەخۆشی کرد چەند جۆر نەخۆشیان هەیە نەخۆشی زۆرە وەڵا نەخۆشی هەنێ نەخۆشی هەیە لە شێوازی ئیشپێکردنی ئەو وڵاخەوە تووشی دەست ئاوسان و نەخۆشی پەلەکانە بێ کە ئەمە زیاتر لە زەختا و چونکە ئێمە خۆمان شوێنێکی ناوچاوی ناوچەی شاخاویمان هەیە زیاتر ئەم وڵاخانەکە زەختیان لێ ئەکرێت تووشی شان و مل ئاوسان و شان و ملداگیران ئەبن کە ئەبێتە هۆی پەکەوتنی پەلەکانیان وە نەخۆشی تر هەیە میزگیانی پێڵێن و نەخۆشیمان هەیە ژانگرتنە وەکو باسمان کێ و نەخۆشی مەقاو هەیە نەخۆشیەکان زۆرن و سەرافمان هەیە ئەوە تۆزە نەخۆشیێکی دەگمەنە کە چارەسەریشی تۆزێ ناڕەحەتە کەواتە باوترینە هایانێ زۆر جار لە ئاژەڵەکانی تر بۆ نمونە پەلەوەرەکانەڵێ پەتایەکی گرت و مردار بوویەوە خراپترین نەخۆشی بۆ ئەسب چییە وای لێ بکایی تر تەواو وێرانی بکە بۆ یەگەر کەسێک ئەسپی هەبێ گوێ لێەوە بگرێ زانیارێکی لێرەوە پێ زیاتر ئەوەیە لە شێوازی ئالک پێدانەکەی ئالی پێدانەکەی ئازاری ناوسک و ژانگرتن و مقاو ئەمانە باوترین نەخۆشین کە ڕاستەوخۆ هەناسە کوتێ ئەم چوار نەخۆشیە زیاتر ئەوانن کە بەکارێنەر بەکارێنێت تووشی ئەم حاڵەتانە بێ بۆ ئەسبەکەی کاک فەرحان ئەسپێک لەو ڕۆژەی لەدایکە بێ با بڵێن ئیتر بێچووە هەتاوەکو چەندێک ئەجتوانێ بژی لە حاڵەتی نۆرماڵەوەتە نەخۆش نەکەوێت تەمەنی چەنە بێ 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ کەمتر زیاتر 5 ساڵ ئەسب چەنە ژیت ئەسب بە پێی خزمەتی ئەژی
ستاندەر عمری زۆرترین عمر چەندەکە 25 ساڵ 35 ساڵ بەس شێوازی بەخێوکردنی یعنی تۆ وڵاخێک کە لە ئەوڵەوە پڕ ڤیتامینەکەی پڕ تاقی خۆری ئەەکەی کە خۆرلی ئەیە پڕ ڤیتامیناتی ئەەکەی وڵاخێکی مەزبوط لە نۆماییەوە کە دروست ئەبێت بە خزمەتێکی باش دروست ئەبێت ئەمێنێتەوە ینی گرنگە لە سەریان کە بێت جوان خزمەتی بکەیت سوودیە بێ بەوەی کە دوات جار گەورە ئەبێت مەبەستمە مەرجە کە ئەبێ سەرەتا زۆر بە باشی بەخێو بکرێت سەرەتاکەی زۆر مهمە چونکە سەرەتاکەی ئەگەر باش نەبێت ئەبێتە وڵاخێکی لاواز وڵاخێکی شیرمردە وڵاخێکی ناپەسەند لای زۆربەی ئەو کەسانی کە بەخێوی ئەەکەن زۆر باشە خواردن ببوورە پێمان بە معلوماتی باشە لایە لەسەر ناوڵاویستم لە کاکزانستیش بۆی لەسەر ئەسپی کوردی بە هەمان ئەو پرسیارە بڵێنزانم مقاومەی ئەسپی کوردی لە کوردستان لە بەروی خاکوایی کوردستان ئەم ئەسپە ڕەگەزەکە هی ئێرە بۆ زیاتر گونجاوە تەمەنی مقاومەی ینی بەرگەی لەگەڵ ئاو هەواکە و شاخ و بەرزی و نزمیەکە وەزع ئەو چۆنە چەند ئەمێنێتەوە تا 35 ساڵ ئەسپمان ماینمان هەیە لە چەمچەماڵ ئیسا ئەمری 35 ساڵە و بێچوشی لەبەرە ئەیتلدا نۆماییەوە ینی هەتا ئەوە ناژی ئیتر ئەویان بەدەست پەروەردگارە لەوانەیە 2-3 ساڵێت لەوانەیە 10 ساڵتر بژی بەس بەگشتی ینی دیاریکرااو نییە بەس جیهانی عالەمیە ئەڵەن هەتا 6 ساڵی ئەسپوماین هەیە ژیاو تەمەنی کردو ئەوەنە تەمەنی کردو بەس ئەسپی کوردی ئیستا ماینمانەیە لە چەمچەمان 35 ساڵ 35 ساڵە ئەژی و هیچ کێشەشی نییە لە زاوزێش بەردەوام لە زاوزێش بەردەوام کوردیە بەڵام کارزانست ئێستا بۆ نمونە ئێوە ئەسپتان هەیە بە شێوازێکی باش ڕاتان هێناوە لەگەڵ خۆتان ڕاهاتووە لەوانەیە کەسێکە بێت کە ئارەزووی ئەوەی هەبێت ئەسپی هەبێت و بە خێوی کاویژۆکو ئێوە بڵێن ماڵی بێت لەگەڵ ئێوە چۆن ئەتوانیانی وای لێ بکەن کە لەگەڵ ئەو کەسەیە ڕابێت پرسیارەکەت زۆر جوان بوو لە جێی خۆیان بوو زۆر کەس هەیە یعنی تالیقی ئەوە لە ئێمەدا ئەڵێ ئەمە چیم ئەسپە بە خێوەگەن مانگایە وایە باشتر بوو نازانم چییە وایە باشتر بوو ئەسپ و ماین خولیایەکی تایبەتە کەوەک ئەوە هەموو خەڵکیش حەزی لێتی بەس تۆ ئەبێ خولیاکەت زیاتر بێیسە ئێمە خولیاکەمان زیاترە ئیستا ئەگەر تۆ بیدینیان کاکەشوان بیدینێ لە دەرەوە پێی جوانە ماشەڵای لێکە ئەوە ئەسپێکە ئێمە زۆر کات ئەدەین بە شوێنێکا بە ئەسپەکان ئەڕۆین سێرەکەی مناڵێکە بانگەکە بانگ هاوڕێکەیەکە سەرنج ڕاکێشە ئەسب ماین هاوارەکە بەس لە ڕووەکەی تریشەوە سەیرەکەی خەڵک گاڵتەمان پێەکە چی ئاقلێتێکتانێ و لە چی سەردەمێکان و خەڵکتان و تەشەلمان لێ ئەدا ئەلەوێشە بەس هیچ شتێکی وان نییە لە بەخێوکردنیە زۆر بەخێوکردنی ئاسانە ئەو حیوانە ڕستی خۆی خوارد باوەڕەکەی جاریوا بۆ من یعنی ئالیکی نەما و پارەشم پێ نەبووە نەمزانیوە چۆن پاراتۆتە دەستمەوە و ئالیکم بۆی کڕیوە مەقسەدم جۆیە مەقسەدم وێنجەیە ئەم حیوانە ڕسقی خۆیە خوا زۆر سەری بە ڕسقە زۆر بە نورە حتا باز لەسەر ئەوەش کراوە هەتا لە قاپی تابێ نان کەم ناخۆی لە ڕووی کۆمەڵایەتێکەشەوە زۆر بە خەڵکی باشت دەناسێنێ زۆر بە خەڵکی چاکت ئاشنا دەکا زۆر برادری چاکم هەیە لە ڕێی ئەسپ و ماینەوە چەند ئەسپێ هەیە یەک ئەسپێکم ئەیسا لەم کوردیە بەڵێ سوزانم عەربی و کڕیوی ئەم هەموو وەسیوەسی ئەسپی وەڵا ئێمە حەزمان ئیسا برادێکمان لەگەڵا بوو لەوانەی گەشی لێبێ ئیسا قسەمانەکە لەگە کاک فەرحانە وەسپی ئەسپی کوردیمانەکە لە سیارەکە وتی کاکە بە قورئان من دابەز مەمە چییە مەموزەمی ئەسپی عەرەبیەی کەنواتان لێوکە بیبم بەرەڵایکەم ئەسپی عەرەبیشمان هەیە بانەی بینە ئەو بارەوەکە بە کەڵکی هیزنایە بەس ئەسپی کوردی تایبەتمەندی خۆی لەسەر ئەسپی کوردی بوو زۆر باشە دەرفەتمان زۆر کەماوە زۆر بە کورتی کاک فەرحان شتێک ما بێ لەسەر ئەسپ کە زانیاری تەبێ و پێت خۆش بێ باسی بکەی زۆر بە کورتی لەسەر بێچووی ئەسپ یاخۆت کاتی دووگیانبوونی ئەسپەکە یاخۆت دوای لەدایکبوونی ئەسپەکە شتێک زانیاری وەڵی تەنها داواکاریم لەو کەسانەیە کە سەرمایەدارن و کەسانی دیارن لە سلێمانی و لە هەرێمە بتوانن ئەو ڕەچەڵەکە وڵاخە بێنەوە و نۆماگرتن ینی نەوەیەکی نۆمای وای لێ بگرن کە ئێمە لە دوای ئەوان ئیسفادەی لێ بکەنەوەی دوای ئێمە ئیسفادە لەو ڕەچەڵەتە وڵاخە بکەن و بمێنێتەوە وە شێوازی نۆما و چاکردنی ماینیش سپاس بەخوای سائیلم پێشکەوتووە کە چۆن ئەزانن
لە کاتی 25 شەوە تقریبی لە سۆنەر دەرئەچێ و سۆنەرگرافیشمانەیە لە تقریبی 40-50 شەوە ڕەگەزەکەیشی دیاریەکە شتێکی زۆر باشە و عیلم سپاس بەخوا پێشکەوتووە. دەست خۆش بێ کاکزان گیان تۆش زۆر بە کورتی ئەگە شتێکە ما بێ حەزماکە زیاتر لە وڵات زۆر سپاسی ئێواگەین بۆم دەرفەتە دووبارە پێ خۆشحاڵتان کردین گەورەتان کردین زۆر بە خۆشحاڵیەوە ئیستا وای لێ هاتووە ئەسپوماین خەڵکێکی زۆر خەریکە ئیستا لە چەمچەماڵی ئێمە چەمچەماڵ قەزایەکە ئەو گەورەیە نیە نزیکەی 120 سوارمانەیە دەور 200 بۆ 250 وڵاقمان هەیە یعنی خەڵک زیاتر پرسیارمان لێ دەکا و زیاتر پرسیارەکە و زیاتر وڵاق بکڕێت پێ خۆشحاڵین ئەمە ئێمە پێی گەورە بین پێمان خۆشە خەڵک زیاتر گەورن لە شتان ساغ بێ کاکزانستیان زۆر سپاس بۆیەوە لە خزمەتانم ئەزیێتان کێشە چاویە من دەستەدان بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتایی گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەور و باڵا دەستان ئەسپێرین شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ خواتان